بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتانداین لەم کاتژمێر و لە کاتژمێری داهاتوش بۆ قسەکردن لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە دوا پێشاتەکانی ململانەی ئێران و ئەمریکا قسە لەسەرەوە دەکەین ئایا جارێکی دیکە خولی دومی دانوستانەکان دەست پێ دەکاتەوە ئەمریکا و ئیسرائیل ئەو ئامانجانەی کە بە شەڕ نەیانتوانی بەرەسی بێنن لە گفتوگۆکان ئایا بەرەسی دێنن یاخود لەم بارودۆخەدا کە دوو مەرجە بوو بۆ ئاگربەستکردنەوەی گەروی هورمۆز و ڕاگررتنی شەڕ لە لوبنان کە ئێستا گەروی هورموز داخراوەتەوە ئایا ماوەی ئاگربەست درێژ دەکرێتەوە لە کاتێکە ئاژانسی تەسنیمی ئێرانی بڵاوی کردبەوە تاکو ئێستا ئێران ئامادەنی گفتوگۆ بکە بەهۆیەوەی کە گەمارۆی دەریایی بەردەوامە سە لەسەرەوەش دەکەن ئەگەری درێژکردنەوەی ئاگربەست زیاتر یاخود دەستپێکردنەوەی شەڕ و لەسەر کۆی ناوچەکەش قسە دەکەین کاریگەریەکانی ئەم جەنگە و قۆناغی دوای جەنگ لە عێراقیش کە ئێمە بینیمان ئێستا سەر و کۆمار هەڵبژێردا و لە بەردەمەوەین کە سەر وەزیرانی عێراقیش دیاری بکرێ و کورد و قۆناغی دوای جەنگیش و هەرێمی کوردستانیش قسەی لەسەر دەکەین ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر دارا محەممەد ئەمین لە ستۆدیۆ هەروە لاولێریشەوە مامۆستا مەسعود عەبدولخالق لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆر بەخێر بێن ئەگە سەرەتا لەسەر ماوەی ئاگربەست قسە بکەین بە پێی ئاگربەستە 15 ڕۆژەی کە ڕاگەنرا بوو تا چوارشەمە بەردەوام دەبێت پێتان وایە ئاگربەست درێژ بکرێتەوە یاخود خولی دومی گفتوگۆکان دەست پێ بکات ترامپ قسەی کردبوو دەڵێ وەفدمان بەڕێوەیە دەچێت بۆ پاکستان بۆی لە ڕۆژی داهاتوودا لە سێشەمە یاخود دووشەمە دەست بە گفتوگۆ بکرێ ئێران دەڵێ تاکو ئێستا ڕازی نەبووە بەهۆیەوەی کە گەماڕۆی دەریایی بەردەوامە پێ دوایە ئاگربەست درێژ بکرێتەوە یاخود قۆناغی دومی گفتوگۆکان دەست پێ بکات بنای خۆی بەخشەندەی میهرەبان سڵاو لە جەنابی کاک مەسعود و بەڕێستان و میوانە بەڕێزەکان و بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ڕاستیدا هەروەکو سەرەتا باسمان کرد کە ئەم جەنگە جەنگێکە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە دروستبوونی دەوڵەتی نوێ ئێرانەوە دەستی پێ کردووە و ڕاستە جەنگێکی ساردووە بەڵام درێژەی هەبوو هەتا ئێستا من پێم وان نییە هەروەکو لە بەرنامەکانی پێشوش باسمان کرد کە باسانی کۆتایی پێبێ کێشەی نێوان ئەمریکا و ئێران کەوتمان بابەتەکان فرەڕەهەندن و سراو ناکۆکیەکەش هەر فرەڕەهەندە ئەمە وای کردووە کە جەنگەکە درێژە بکێشێ و لە داهاتووشە جۆرێک لە جۆرەکان هەر بمێنێ بەڵام ئایا جەنگ با بڵین دەست پێکاتەوە ئاگربەستەی کە بۆ ماوەی 2 هەفتە بوو بۆ چوونی من درێژە بێتەوە و دوای 2 هەفتە دەست پێ ناکەوە دەکرێت مدەیەکی تریش تر چەندە مانگێکە زیاترە کەمترە درێژ بکرێتەوە چونکە هەردوو لە خوازاری ئەوەن پێویستیان بە پشودانێکەیە هەردوو لا فشاریان لەسرە هەم ئێران بە دوای دەرچە و چارەسەرێکە ئاگەڕێ و هەم ئەمریکا کە بەڕاستی ئەمڕۆ لە ڕاپرسیەکە لە ناو ئەمریکا ئەوانەی پشگیری ترامپەکەن لە 36 ئەمریکیەکانن لە 63 دژی ترامپ و سیاسەتەکانی ترامپن یعنی ئەمە مەبەسمەوەیە نفوزی ترامپیش ڕۆژ بە ڕۆژ لە ئەمریکا دەدابەزینە لە 63 ینی پشگیریمانەوەیەکە مەبەست لەوەیەک جگە لە وەزئینەوە دەوڵەتیش بەرەو کوێ ڕۆیشتووە کە لە بەرژەوەندی ئەمریکاش نییە بۆی ئەمریکەکانیش بە دوای چارەسەرێک ئاگەڕێن ئەگەر بە دوای چارەسەرانە گەڕێن تا ئەم دەقەیەکە ئێران بڕیاری نەداوە وەفتی خۆی بۆ دانوستان بنێرێ ئەمریکەکان وا بڕێیەکەون بەرەو پاکستان هەرچەند دەکرێت لە بەرەوەی پاکستان و ئێران زۆر نزیکن ینی ماوەی نێوانیان داوانەیە 3 کاتژمێرێک بێ بەڵامی ئەمریکا نزیکی 20 کاتژمێر بێ ئەوان درەنگتر بەڕێکەون کە بۆ چونی من ئێرانەکانیش هەر دەچن بەس دەکرێت گۆڕانکاری لە وەفتەکە بکرێت گەرجەی دیڤانس بەشداری نەکە چکە تراموتی بەشداری ناگا کۆشکی سپیش دەڵە بەشداری نەکە خۆی پێشتر بڕیار بۆ بەشداری بکات دواترێت باس لەوەکرێت کە بەشداری نەکە دنیا گەر بەشداری نەکا بۆ چوونی من جێ دیڤانس هەر لە سەرەتا جەنگەکەم جەنگەی پێ باش نەبوو و بە دوای ئاشتی پێ باشترە و یەکێکە لە لایەنگرانی ئاشتی وەکو ترامپیش نییە بەڕاستی قسەکانی لەسەر خۆتر و لە جێی خۆی نی و ڕوونترن ترامپ هەر ساعتە شتێک دەڵێ بەڕاستی دوورنیە ترامپ پێی باش نەبوو پێی باش بوو بێ ئەو بەشداری نەکا لەبەرەوەی کە ئەو زۆرتر تاالبی ئاشتیە ئەوە ئەگەرێک کە بەشداری نەکە بەرحاڵ نەتیجەکار چی بێ من پێم وایە ئەگەر بەس درێژ دەکرێتەوە
و دەگەنە جۆرێک لە جۆرەکانی ڕێککەوتن بەڵام ڕێککەوتنی کۆتایی هەر ناکرێ لەسەر چەند خاڵێک دەتوانن پێک بێن چکە ئێرانیەکان جا سەبار بەچەکێت تۆمە خۆیان نیانە و ئەژڵێن دروستی ناکەیت سەبارەت بە یۆرانیۆمە پیتاندنی ڕاگرن و ئەمریکەکان یەکێک لە داواکانیانەوەیە گواستنەوەی یۆرانیۆم ئەمە بە بۆچوونی من هەر لە خەیاڵاتە نە لە ئێرانیەکان شتی وا قبوڵ دەکەن نەدەشبێ بەڵام مدەی ڕاگرتنەکەی ئەوە کێشەیەکێ لە بینی ئەمریکا و ئێرانە مدەی چەند پیتاندنی یۆرانیۆمەکە ڕاگرن ئەوانە هەمووی بابەتی گفتوگۆن گەروی هورمزە ئێران دەوێت بکرێتەوە ئەمریکەکانیش دانەوێت بیکردن معلومە ئێستا بکرێتەوە گەروی هورمز لە دەرەوەی گەروەکە لە دەریای عەرەبی ئەمریکا هێزی جێگیر کردووە ناڵێ و کەشتیانی کە لە گەروی هورمز دەرەچن بڕۆن یعنی ڕاستیەکەی ئەمەیە کە ئێران دەتوانێت گەروی هورمز داخە و داشی خستووە دەشتوانێت بیکاتەوە بەڵام لە هەمان کاتیشا لە دەرەوەی گەروی هورمز ئێستا ئەمریکا هێزی هێناوە هەر کەشتێک ئەمریکا بەبەستی نەبێت ڕێگای پێ نادات تێپەڕێ ئەمە وای کردووە کە ئێران نیگەران بێ و بڕیاری داخستنی گەروی هورمزی داوە ئەمریکەکانی دانەوێت بەمە زیاتر فشارێکی کە بخەنە سەر ئێران دوجار هەرێکان دەیەوێت کۆمەڵی خاڵ بەدەست بێنێ بۆی بەرەواشتی بڕوە بەوەشکە ئێستا لە لوبنانی شاکار لەسەرەوەکەن ئاگر بەس ڕاگەن و بگەنە نەتیجەیە چکە ئێرانیەکان مەرجیەوەیان هەیە من پێم وایە دوجار لەسەر نیمچە ڕێککەوتنێک پێک دێن حاڵەتی نەهاشتی نەشەڕ لەوانەیە لەم قۆناغی ئەوە بڕوا چکە ئێستا باس لەوە کرێگەر ئەم گەڕانەی دانووسانەکان سەرکەوتوو بن دوجار ترامپ و لەسەر داوای پاکستان تەبەن پزیشکیان و ترامپ لە پاکستان لە ئیسلاماباد کۆ ببنەوە ینی ئێستا باس لەوە شەکرێ کە گەیشت کارگەشتەوە من پێم وایە و کاتاتوان ڕێککەوتنی کۆتایی بکەن و ئەمریکەکانی بڕیاریان داوە کە ڕێککەوتن بکرێ ڕاستە تاویزی ئێران ناکەنەوە ئەوە لە ئەمریکا ڕەت کرایەوە بەڵام حەسار و ئابلۆقەکان لەسەر لا دەچێ و بەشێک لە پارە بلۆکراوەکانیشیان بۆ بەردەنا بەڵێ سوپاسکەم دێمەوە خزمەت مامۆستا مەسعود جەنابیشت بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین لەمانەوەی سەرنجی بەڕێز بزانین پێ دوایە ماوەی ئاگر بەس درێژ بکرێتەوە یاخود کاگتۆری لێرە باسیرەوە کرد کۆمەڵێک فشار هەیە لەسەر ترامپ کە دەستپێکردنەوەی جەنگ ئەگەرێکی دوور بێ وەکو ناوخۆی ئەمریکا وەکو بازاری وزەی جیهانی وەکو نەبوونی هاوپەیمانەتی بۆ ئەمریکا لەم جەنگە و بەرزنهێنانی بڵێن ئامانجە سیاسیەکان لەم جەنگ کە نەیانتوانی ڕژێمەکە بڕوخێنن سەرنجی بەڕێزت چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر تەواوە ئەوەی جەنابی دکتۆر دارا باسی کرد ئەو فشارانە و لە بەرامبەردا تەحەدیەکان ڕاستیەکەی ینی هیچ کەس لە دنیاێ ئەوڕۆ ناتوانی قسە لەسەر ترامپ بکات چکە ترامپ هەر دەمێ قسەک دەکا لەبەر هەندێ نەک ئێمە کە نازانین ڕاستی چ ڕوو دەدابەتەوەتی سەرۆکەکان ینی ئاژانسەکان جیهان ناوەندا توێژینەوەکان تەنانەت جێگری سەرۆک کۆماری ئەمریکا یان وەزیری بەرگری یان حتا جاروێ وتە بێش دەرێوەڵاوە ترامپ دەزانی یعنی شتێکی نەهێشتیتەوە ینی ڕاڕاییەکەی یەکجار زۆر بووە لەبەر هەندێمە دەبی تەمەشای پشت ترامپ بکەین تەمەشای ئەو ئامارانە بکەینەوەی کە دکتۆردارە باسی کرد یعنی ڕای شعبی ئەمریکای چیە بە تایبەتی دەنگدەرانی کۆماریەکان و دەنگدەری ترامپ قۆی ناو کۆنگرێس ڕای گشتی یعنی ئەوان شەڕەتشیان لەولایە لەگەر ئیعلام یان ڕاگەیاندنیش هەیە لە ناوە خۆدا و شەڕیان لەگەر ناتۆ هەیە یعنی بارودۆخەکە یەکەم جارە بەڕێی من دیاردەیەکی دووەلی وها بێتە پێشکە ینی باش نەتواندرێ بخوێنرێتەوە لەبەرەوەی بەجێرێ هەموو ئاماژەکان وا پێدەچی لە دوای چارشەم نوێ بکرێتەوە بەڵام ئەو خاڵی کە ڤانس ناچی بەشداری ئەو کۆبوونەوەی ناکات چکە و بە پیاوەکی معتەدل مەشهورە لە هەموو دنیای گومانێک زیاتر پەیدا بووە کە لە ژێرەوە دووبارە ڕەنگە ترامپ و نەتەنیاهۆ نەخشەکی شەڕیان بەدەستەوە بێت چکە ئێستا لە فەراغی نێودەوڵەتیش داینە ینی ئەمریکا و ئیسرائیل هیچ حسابێک لە بۆ نەتەوەی گرتووەکان و یاسای نێودەوڵەتیەوە ناکە وەکەوەیە پێشی جەنجی جیهانی یەکەم چۆن بوو وەزعی جیهان فەراغی قانونی هەبوو ئێستاش تقریبان لەو قۆناغەی داینە لەبەر هەندێک کەس ینی نە ئێران سیقەی بە ئەمریکایە نە ئەمریکا سیقەی بەوی هەیە و هەر یەکەش لە دەرفەت دەگەڕێ
يعني هیچ با بڵێن قیودێک هیچ بربەستێک نییە یعنی ڕای گشتیش هێزی نمایە سەجاران مثلەن فەڕەنسا قسە چی دەکرد یان بەریتانیا قسە چی دەکرد یان یەکێتی ئەوروپا یان وڵاتانی عەرەبی ینی هەر ئەوە یان سین یان رووسیا بەڕاستی قسەی خۆیان هەبوو کاریگەری هەبوو ئێستا و کاریگەریەش نەمایە لەبەرەوەی ڕەنگە ینی ئەگەر بەل لە بیرتان بی کاتێککە هۆکارەکانی شەڕاوەستان ترامپ قسە چی کرد گوتی ئەگەر ڕای من بواە ئەمن ڕانەدەوەستەم هەتا نەفتی ئێرانیشم لە بۆ خۆمان بەکاردەینا و دەمانفرۆش بەڵام میلەتی ئەمریکا ڕازی نەبوون لەبەر هەندێ دوا دەکشینەوە یعنی ئەوە کەواتە کاریگەریەکەی ئەوەیە ترامپ ڕاستیەکەی بەرنامەکەی لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبارەی ئەوەی مەبەستیتی لەگە سین بە تایبەتی یعنی هیچی نهاتە دی لەگە ئێران نەهاتە دی لەگەڵ وڵاتانی خەلیج یعنی ڕەنگە ئەو ناکۆچێش لە ژێرەوە هەبی کە وڵاتانی خەلیج دەنێن ئێمە ئەو هەموو پارەی دەدەین سەرانەی دەدەین جەزیەی دەدەین بەڵام نەتوانی بمان پارێزی ڕەنگە ترامپیش لەولایە برێ من ئەو لە جیاتی ئێوە شەڕ دەکەم و پارێزگاری لە ئێوە دەکەم و ئێستا دەبی زیاتر مەبداچی ترامپی هەیە پەی بیدەن یعنی ڕەنگاوە بێ ئەوانە هەموو هەیە یعنی بە هەموو وامان لێ دەکا بەشێک لە ڕێیەکانمان وابی ڕۆژی چارشەم نوێ بکرێتەوە بەڵام گومانی گەورەش هەیە کە شەڕیش ڕوودا هەردوو ئەگەر لە پێشە باشە بەس مامۆستاوەی کە باست کرد کە ئێستا بڵێن ترامپ لەلایەک بڵێن شەڕی هەیە شەڕی ڕاگەیان لەگەڵ ناتۆ لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا لەگەڵ ڕاگەاندن بڵێن لە ناوخۆ لەگەڵ وڵاتانی دیکە بڵێن لە ئەمریکای باشوور ئەوە مانای چییە ینی ئێستا ئەم یاخود بەرەزوتر لەگەڵ چینیش هیچی بۆ نەکرا یاخود لەگەڵ ئێرانیش هیچی بۆ نەکرا خۆی دزانی ئێران بەختی هەبوو شەڕەکەی لەگەر ترامپی ینی بێ و ڕئیسەشکە بواە زۆر بە ئاسانی دەیتوانی هاوپەیمانیەکی دووەلی دروست بکە موافقە لە نەتەوەیە گرتوەکان وەرگری ناتۆی لەگەر دەبوو وڵاتانی لەگەر دەبوو چکە ئێران ڕاستی پشتیوانیەکی وای نییە لە جیهان دەوڵەتێکە تاڕاتەیەک ئاسایی نییە ینی برین دەوڵەتێکی مەقبولە و مەیدانی دیبلۆماسیەتی بەهێزبی نا هەر خۆی بە خۆی ڕاگرتێدەنا پشتیوانیەکی وای نییە بەڵام ترامپ ئەوەندە هەڵسوکەوتەکانی ناڕێکە لەگەر ئەمریکای لەگەر ناوەخۆ ینی لەگەر ئەمریکای لاتینی لەگە ئەوروپا لەگەر هەموو جێگەکان بەڕاستی بە سەرۆکەکی ینی وەکو برێ سەرچێش وەسف دەکرێ کەس ناتو ینی ئەم با قسەکە وابی هەرچی نێزیچکەوی ئیحراجی دەکا ینی ئێستا ڕاستی ڕئیسەکانی حتا عەرەبیشی ئیحراج کرد لەگەر من وا شەڕێ لەگەر من دەکەن لەبەر هەندێ ڕاستی کەسی لەگە نییە ئەوە خاڵێکی لاوازە بەڵام خاڵی بەهێزی ترامپ ئەوەیە بودجەکی پنتاگۆنی زۆر گەورەی لەبەردەستە قەراراتی پێشترەی تاڕادێک لەبارەی ئێران لەبەردەستە تەکنۆلۆجیایەکەی زۆر بەهێزە سەرۆکی ئەمریکاش سەلاحیەتی دەستوری یەکجار زۆرە و ترامپیش ئەومان لەبیر نەچی مەبەستی ئاخیری ئەوەیە وتارێک بدا وتارەکی جیهانی برێمنەوە سەرکەوتوو بم لە ساسی ناوەخۆ وەکو برێت دەستکەوت بە دەستبین لە ناوەخۆی ئەمریکا و پەیامێک بنێری لە بۆ ناتۆ برێەوە بەبێ ئەوە من شەڕەکەم کرد پەیامەکەی لە بۆ سین کە لە ئەسڵدا لەقەک لەو ئیشەی نەک هەمووی ڕوولەویشە وە برێوە ئەو نەوتە زۆرەی کە لە 120 جیهان لە خەلیج تقریبا بە ئاشکرا تەماحی تێگرتیە ڕاستەکەی خۆی ئەگەر لێ سەرکەوی وەکو برێ باج و خەراجێکی زۆر لە وڵاتانی دیکەش لە عێراقیش لە حتا لە کوردیش یعنی ڕاستی ترامپ ئەو نیازەی هەیە یعنی سەرکردایەتی جیهان بکاو و سەرانەش لە هەموو جیهان وەرگری و هەر لەبەر هەندێش زۆر حەز دەکا یاسای نێو دەوڵەتی و نەتەوەی گرتووەکەنەوە ئەوانە هامیش بکرێن یعنی ئیشێک بکە ئەگە ناقانونیش بی بەو شێوەی خۆیەوە مەبەستەکانی ترامپ لەبەر هەندێ پاڵپشتی کەمە و لە ناو خۆی ئەمریکاش سەبر کە ئامانجەکان نایەتە دی پاڵپشتی کەمتر دەبتەوە بەسەوە و معنای ئەوە نییە ئێرانیش لە وەزعی باش دابی ئێرانیش ڕاستی لە وەزعی خراپدا ئەو زۆر ینی ئەو زیاتر مشتری ئاشتیە
کارت و وەکوێ ئامرازی بەردەستی ئێران ڕاستی ئەوەندەیە کە هەیە ئەوە گەروی هورمزی گرتیە گەروی مندەبما یعنی ئاخر کارت ئەوێش ئەگە شەڕبیتەوە ئەوە لە بۆ هەندیان هەرگرتیە پیگری ینی کارتی بەردەستی ئەیرانی لاوازە ها بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت مامۆستا کاکتور سەبارەت بە ئێرانیش پێ دوایە خوازێرە وێ گفتوگۆ بکرێ خود وەکو شەڕش مامۆستا باسی کارتەکانی کرد بڵین ئێستا و کارتی گەروی هورموزە بابولمەندەبە حیزب وڵایە هورموز بڵین لە هەمویان کاریگەرتر بووە بابولمەندەب ڕەنگە گەر بێتە سەری کاریگەرتر بێ هەردوو لا کارتیانە ئێستا کە لە شەڕ یەکلا نەکراو لەسەر مێزی دانوستان دەتوانن ڕێک بکەون زانی لە ڕاستیدا بابەتەکە ئاوە ئێران وڵاتێکە وەزی وڵاتێکی گۆشەگیرە وە گۆشەگیریش کراوە خۆشی دیارە سیاسەتەکانی خۆی وای کردووە پشتیوانی نێودەوڵەتی زۆر کەمە بەڵام ئەوەی کێشتێتەوە ئێران ساڵانێکی زۆرە خۆی بۆ جەنگ ئامادە کردووە و هەموو ئاعتیمادێکی لەسەر خۆیەتی شوێنی جوگرافی ئێرانیش گرنگە ئێران لەسەر کەنداو و با بڵێن لەسەر دەریا لەسەر کەنداوی فارسی کەناوە کۆنەکەیەتی و ئێستاش پێڵێن عەرەبیش پێڵێن کەنداوی عەرەبی لەسەر کەندا و 1750 کیلۆمەتر لەسەر دەریایە ئەمە بۆ ئێران زۆر گرنگە کۆنتڕۆڵکردنیشی زەحمەتە و لەسەر دەریای قەزوینیش دەریای خەزەر 750 کیلۆمەتری کاوسونە لەگەڵ رووسیا وڵاتانە لەگەڵ چەند وڵاتێک لەوێ یەکێک لەوانە رووسیا ئەمە مەبەستم ئەمە خاڵێکە بۆ ئێران گرنگە بەڵام ئێستاوەی گەروی ورمز کە گیراوە تەمان گەروەکەی هەر ئێرانی لێەوە لە ڕووی سەربازیشەوە هەر بەدەست ئێرانەوە ئەوە هەر کەشتێک بێوێ لە گەروی هورمزەوە تێپەڕ بێ هەش کاتژمێری ئەوێ بەردەمی هێزەکانی ئێرانە تا تێپەڕ دەبێت لەبەرەوە ناتوانێت تێپەڕ بێ ئەمریکا دەرەوەی گەرۆکەی گرتووە ئەمەی کە ئێران لێ زەرمەند بووە ئەوەیە کە ڕێگە نادا کەشتی ئێرانیەکانیش نەوت بەرن ئەگەر نا بەم داخستنە بازاری وزەی جیهانی پەکخستووە لە سەدا 20 وزەی جیهانی لەم گەروەوە دەڕوا ئێستا پەچی کەوتووە فشار لەسەر ئەمریکا لەو ڕۆ هەر هەیە بەس ئێرانی زەرمەند بووە کە جاران نەلانی کەم نەوتەکەی خۆی ئەڕۆی یاوەی ئێران ڕێی پێ بدایە ڕۆی ئێستاوە ئێرانیش ڕێی پێ بدا ئەمریکا هەر نایڵێ بڕوە بەرحاڵ معلومە ئەم جەنگە درێژە پێدانی لە بەرژەوەندی ئێران نییە و ناشتوانێت ئەمریکا لەو ڕۆ زەرد ناکە ڕاستە جەنگەکە مەسرەفیە هێزەکانی هێناوێتی مەسرەفیە بەڵام ئەمریکا وڵاتێکە لە جەنگی جیهانی شاکە براوە بۆ لەبەرەوەی دوور بووە لە جەنگەکەەوە وڵاتێکە لە ڕووی جوگرافیەوە وایە جەنگ نێگەیشتۆتێ چەند ماوەی ئەمریکا و ئیسرائیل خۆ بەس ئەتۆم ماوە ئەگەر لێ دیێران بەکاری بێنی کات زۆر ماوە کەشتی گەلی وەکو فڕۆکەی F16 بڵێن F5 و کام فڕۆکەی پێشکەوتووە کەشتی گەل بڵێن فڕۆکە هەڵگێر موشکی پێشکەوت و ئەنی چی ماوە زۆر ماوە لەوانەیە هەچ نەگاتان ئەتۆم و بەکارهێنانی ئەوش بیر لێ نەکەنەوە بەڵام ێستا باس لەوە کرێ ئەمریکا لە چەند شوێنێکەوە لە ڕێوشکانیەوە داخل ببێ هێزەکانی لە چەند شوێنێکەوە ئەگەر بۆ چالاکیی کاتیش بێ دەست بەسەر چەند مینایەکی ئێرانە بگرن ئەگەر بۆ 2 ڕۆژ و 3 ڕۆژ و هەفتەیەکیش بێ بیر لەوە شەکەنەوە کە ئەمە پشێوێک لە ناو ئێرانە دروستەکە کە مەترسی ئەوەی هەیە ئەگەر ئەمە لە چەند شوێنێک دووبارە بێتەوە ئەمریکا بتوانێت ئەو کارڕاپەڕین لە ناو ئێرانیشا دروست بێت یانیەوە لە ئێران ئەوەش ئاسان نییە ئێرانیەکانیش هەست بەو مەترسیاکەن بۆیە چۆن ئەمریکا فشاری لەسەرەوە چۆنەڵێ لە عوزلەیە کاژی خۆڕاستە ترامپ وەکو خۆی هێشتا ماوەی دەسەڵاتەکەی نزیکەی 2 ساڵی ماوە باشە تا 2 ساڵان سەرۆکە یان یەگەر لە سەدایەکی ئەمریکەکانی پشتیوانی بکەن بە تازە سەرۆکە ئێستا و بڕیارەکانی خۆی ئەوەی بێ جێبەجێکە بەڵام ترامپیش بیر لەوە کاتەوە چی لە بەرژەوەندی ئەمریکا بێ و حیزبەکەشی و بۆ مێژوش بزانێت چی سەرکەوتنێک بەدەستێنێ ئەگەر ئێستا ئێرانیەکان ڕازی ببن بە هەندێک شت لەگەڵ ئەمریکا ڕێکەوە ئەمریکا دێتە پێشەوە گرنگە مەیە ئەم جەنگە تا ئێستا ئاسۆکانی ڕوون نییە فیانە نایە درێژ کۆتایی پێدێ یان با بڵێن جەنگەکە دەست پێکاتەوە هەرێکێک لەمانە بێ ئەمریکا بە دوای کۆمەڵێک بەرژەوەندی خۆی ئاگەڕێ و ئێرانی تەنها دەیەوێت بمێنێتەوە وەکو دەوڵەتێک و ئەم دەسەڵاتە گۆڕانکاری بەسەرانەیە بەڵام هەرێکێک لەوانە کاریگەری خۆی لەسەر تەواوی دنیا لەسەر ناوچەکە لەسەر عێراق لەسەر کوردستان لەسەر ئەوانە بەجێ دێڵێ ئەم جەنگە بە هەر ئەقارێکا بڕوە
سەواری تادایان ساڵی کە هەر دەبێ بەڕاستی بەڵام ئەمریکا دەیەوێت لانی کەم لەم جەنگایە بڵێ من سەرکەوتوم شتێکم بەدەستێناوە وەکو چۆن چونکە ئەمریکا بمانێ نەمانە ئێستا کوێخای عالەمە باشە بەڵام ترامپ کوێخایەکی عاقڵ نییە دەیتوانی بە طریقەیەکی تر وەکو کاک مەسعودی باسی کرد وڵاتان و پشگیری گەورە بۆ خۆی دابین کا بۆ ئێستا چیان بەدەستێناوە لە جەنگی ئێران ئەزانیشی ئەمریکا چی بەدەستێناوە ئەوێ ئەوەی بەدەستێناوە ئەوەی ئامانجەکەی نەپێکاوە گومانی تیانی ئامانجی ئەو ڕوخانی ئامانجی سیاسەکەەوە ڕوخانی ڕژێمەکە بوو ئامانجی ڕژێمەکە درۆن و لە ناوبرین درۆن و موشک ئەزانی چۆنە خۆی ڕوکە ئامانجەکەەوە بوو ڕوخانی ڕژێمەکە و دواتریش ئامانجێکی ئابووری ئەمریکا بوو کە ئەمریکا پشتێکی هەبێ لە نەوتی ئێرانی کۆمپانیا ئەمریکەکان بگەڕێنەوە ناو ئێرانی شوکاری خۆیان بکەن ئێستاش هەر ترامپ بە دوایەوە ئەگەڕێ ترامپ پیاوێکی بازرگانە و لە دەیان وتاری ئەم چەند ساڵەی حکمیە داوای کردووە کە خەڵک پارە بە ئەڵێ ئێمە وڵاتانی کەندا و بە سعودیە بە قەتەر بە کوێت بە ناو باسییانەکە باسی کۆریا باسی یابان ئەڵێمان پارێزین شوت پێی ئەبێ پارە بن لە پێناویەوەی کە پاراستوانن ئەمەشی لە ئێرانەوێ ئەوەشی لە هەموو کەزەوێ لە عێراقیش وەری یەگرێت طبعاً ئەوێ ئێرانیش پشکێک لەم داهاتە زۆرەی کە ئێران هەیەی بۆ ئەمریکا بێ ئەگەر ئەمە ببێ ئەمریکا شتێکی تری ناوێ ئەمریکا و هەموو زلهێزەکان بە درێژایی مێژوو بە تایبەتی ئەمریکا کە ئێستا ئەوروپیەکان زۆر پێنیگەرانن ئەوەیە کە هیچ حساب بۆ یاسانێ و دەوڵەتیەکان ناکە و پێشێلی هەمویانی کردووە زۆر بەڕوونی بە دوای کۆمەڵێک بەرژەوەندی خۆیان گەڕێ ئەنی پلانەکە ڕوخانی ڕژێم و مەسەلەن دابینکردنی دیموکراسی بۆ خەڵقی ئێران و گۆڕین بە ڕژێمێک لەو بابەتە و ئەم بابەتانە نییە کۆمەڵێک بەرژەوەندی خۆی هەیە کە بە دوایە گەڕێت تا ئێستا بۆی تحقیق نەبووە دەوێت لەم دانووسانە لانی کەمێک لەو بەرژەوەندیانە تحقیقکە بۆ ئەوەی بڵێن ئەوە لە ئێرانی شادەوڵەتێکەیە دۆستی ئێمەیە ئەمریکەکانی لێ سوودمەندن خۆ ئەگەرێکیش هەیە ئێرانیەکان نەتیجێ ئەم فشارە زۆرەی کە لە سەریانە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەمریکیەکان پێک بێن بەشێک لە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە پارێزراو بێ و دەوڵەتی ئێرانیش بمێنێتەوە هەرمانەوەشیان بۆ ئەوان سەرکەوتنێکە و چونکە ئەوان مەترسی نەمان و ڕوخانیان هەبوو ئامانجەکە نەمانیان ئێستا دەوڵەتی ئێران بەر شێوەیەکەم ڕژەمە ئێستا بمێنێتەوە بە سەرکەوتن بۆ ئێراندا ئەندرێ سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا مەسعود سەبارەت بەوەی ئەگەر بڵێن ئەمریکا نەچێتە ناو شەڕەکەوە ئیسرائیل پێ دوایە بەتەنیا بتوانێت بچێتە ناو شەڕەکەەوە بڵێن شەڕش شێ بوو لەگەڵ حیزب الله ئەگەر بەس ڕاگەیندا بوو بەڵام ئێستاش داروبار ئەگەر بەست پێشێل دەکرێت نەتوانێت بەتەنیا شەڕی ئێران بکە ئیسرائیل هۆی بازم لە حەڵقەک لە گفتوگویەکان باسیەوەمان کرد تا ڕادێک استراتیجی ئەمریکا لەگە استراتیجی ئیسرائیل لەو جەنگە و لە تێڕوانیان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لێکجیایە لەبەرچی کە ئەو وەزعهاتە پێش هەموو دەوڵەتێک هەموو هەر کەسە و ئیجتیماعی ئەمنی قەومی خۆی کرد و کۆمەڵک بڕیاری بەنهێنیدایە هەمووی هەریەکە هەڵوێستی خۆی دیاری کردی ڕەنگە بەس کورد ئاگای لەو بابەتەی نەبیدەنە هەمووی خۆی ئامادە کردە دەزانن لە چێڕە قازانجیانە لە چێڕە زەریان لەبەرچی ئێستا حتا وڵاتانی عەرەبی ئێستا و گلەیەی کە ئیمارات و سعودیە لە جامیعی عەرەبی دەیکەن وڵاتانی عەرەبی تێدەگەن ئەگە ئەو شەڕەی ترامپ سەرکەوی ڕۆژهەڵاتی ناوڕاست و عالەمی عەرەبی چی بەسەردی ئەوان باش تێگەن بەڵام منداڵ و تاری سەرۆک کوڕە سەرۆک کوڕە پادشا لە وڵاتانی خەلیج لەوی شەی ناگەن هەر پارەی دەدەن وە دەزانن ئەو ئیشە بکرێت لە بۆوان باشن تێناگەن نەتیجەکردی لەبەر هەندێک ئیختیلاف لە بینی وڵاتانی عەرەبی و کەنداویش هەیە ئەجا دێنەوەسەکە لەسەر ئیسرائیلە لە عنی بەرامبەر ئیسرائیل ڕاستی دوو دڵ نییە لەو شەڕی هیچ دوو دڵ نییە ئەو دوو دڵیە زۆرەی لە لای ترامپ و ئەمریکای هەیە ئەو دوو دڵیە لە لای ئیسرائیل نییە ئیسرائیل دەیەوێ لەو شەڕی بە تەواوەتی سەرکەوتوبی ئێران تەرت و وێران کەن چکە جەنجی ئەو جارەی ئیسرائیلی هەموو وێرانکردنە ئەگەر تەمەشای فەڵەستین بکەی تەمەشای لبنان بکەی تەمەشای یەمان هەتا ئێرانیش یعنی لێدەدا لە هەموو بنیەی تحتێکی ئەویش لێدانەکەی ئەوەیە نایەوێ هیچ جۆرە هەڕەشەیەک لەسەر ئەمنی قەومی ئیسرائیلی بمینێ و ئەو ئیتفاقی ئیبراهیمی بەتاواتی بێتە پێش و یعنی ئەوی پێی دەگوترێت پارێزبەندیەکەی زیاد بکرێت لە بۆ چاردەورەکەی خۆی لەوەیە ئێستا لەبەر چی تورکیا نیگەرانە زۆر حەزەکە و شەڕە کۆتایی بێ
ئیسرائیل وەک برێ ڕوانگەی ئەمنی قەومی ئیسرائیل ئەوەیە هیچ تەوەرەك یعنی نەکرد تەصدیری سەورە هیچ جۆرە تەوەرە چیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز نەمینێ تەوەر ئیسرائیل خۆی بی یعنی با بڵێن ئێستا تەوەری ئێران ئەو زۆر بەقووەتە لە دوایوی تەوەری تورکیا دێت تەوەری تورکیا و قەتەر و سووریا ینی ئیسرائیل ئەو جۆرە تەوەرانێ قبول نییە ینی هەیە دەرەیارێکاکە لە دوای شەڕی ئێران نۆرەی تورکیاژێن نۆرەی تورکیای لە ڕوانگەی ئەمریکای تێدانە بەڵام لە ڕوانگەی ئیسرائیل باو حتممەی تێدایە کە ئەو تەوەرەی قبول نیە لە بەندی ئەمە دەبی چ برین لە وەڵامی پرسیارەکە چکە بڕ وەکوێ پرسیارش استراتیجیە ئیسرائیل بە تاقی تەنها ئەو شەڕی پێ ناکرێن نەخێر بەڵام خۆکە شەڕ دەکا ئەمریکای لە ژێرەوە لەگەرە بۆ نمونە لە زەنجی 12 ڕۆژەکەی ڕۆژانی یەکەم و دووەم کە شەڕی کرد تەواوی دام و دەستگای ئەمریکی بە تایبەتی ئەو دام و دەستگا و ئەقمەرسنعین لە مەداری جیۆسی ئیش دەکا مەداری جیۆسی بە خۆتان زەن لە چێ و چۆنە و چی ئیشەکی هەیە لێ ئەوە هەموو لە خزمەتی ئیسرائیل بوو کەواتە ئیسرائیل ئەگەر شەڕیشی کرد ئەوە ئەمریکای لە ژێرەوە لەگەڕە بەڵام ئەگە مجەڕەدیکەین برین ئیسرائیل بە تاقی تەنها ڕوبەڕووی ئێرانتەوە بێ ئەمریکا پێم وانە ئەوەی پێ بکرێ و ناشکە چکە مجازەفەتی گەورەیە ئێران دەتوانین ڕوبەڕووی ئیسرائیل بیتەوە و هەر پێشترێش کە ئەمریکا نهات بۆ ناوێ خەریک بوو ئیسرائیل بخنچێ ئەین لەولایە حیزب الله لەولایە حەماس لەولایە حوسیەکان لەولایە ئێران خۆی عێراق پەیدا بوو یعنی بەڕاستی غەڵەبەشی زۆری کردووە سەری لەبەر هەندێ ئەمریکا بەهانای هات و ئێستا تقریبان لەو قۆناغی مەترسی ئیسرائیل دەرچووە بەڵام دەیەوێ هەڕەشەشی هیچی لەسەر نەمینێ باشە بەس مامۆستا باسیەوەت کرد کە وڵاتانی عەرەبی لە مەترسیەوە تێدەگەن ئەگەر ئەمریکا و ئیسرائیل لەم جەنگە سەرکەوتوبان مەترسیش بوو بۆ ئەوان یعنی لە چ ڕوانگەیەکەوە مەترسی بوو بۆ خۆرەڵاتی ناوەڕاست بۆ عێراق بڵین بۆ ناوچەکە وڵی هەر جوابەکەی دوو کەس قسەیان کە یەک شێخێک لە ئەزهار گوتوڵاگە لەو شەڕەی ئیسرائیل سەرکەوتوبی نەتەنیاهۆ دەبیتە خەلیفەی مسلمانان هۆ معنای دیارە ئەوە چیە وەزیر خارجی رووسیاش قسە چی کرد گوتێ ئەوەندی سەرۆکە عەرەبەکان لە ترەمپ دەترسێن ئەوەندە لە خوا و پێغەمبەری ناترسێن ڕاستی ئەو قسە ئەو دوو قسە معنای خۆی هەبوو بەڵام مەسەلەن مسرە تونسە عەمانە ینی تاڕاتەک وڵاتانی تورکیا سووریا ئیتر پێدەوڕەتان مەغریب ئەوانە ڕێیشکیانی ڕێیان وایە ئەگەر لەو شەڕی بەسەر ئێراندا سەرکەوتوو بن سەرکەوتنەچی گەورە بەڕاستی ترەمپ دەردەچی دەداتە ئەو وڵاتانە دە ئەوەش خۆی دوسێ جارویان گوت دەیان دۆشم بەڕاستیش دەیان دۆشی ئەو کاتی ئێستا ئەوانەت باش تێگەیشتنە بەڵام وەکو باسم کرد وڵاتانی خەلیج بەداخەوە ئەو سەرکردا کوڕە پاشایەنە کە هاتوونە سەر حازرەکی ینی ئەوەی خۆی پرسی تۆ میراتی سیاسی ئەوەیە ینی لێ نازانی چاک ینی ئیشەکی بە مجازفە دەکا نازانی ئاخری زەرمەندی گەورە بەخۆیتی ئەوانە تاڕاتێک ئەو ئیختلافاتانە هەیە هەندێک هەیە تێدەگەن کە سەرکەوتنی ترەمپ معنەتیان بە کورتی ئەو 2 ساڵی ترەمپ کە ماویەتی چ میلەتی کووردە چ عەرەبە چ فارسە تورکە ڕاستی هەمووی هەریەکە لە مەترسێکدایە بەڵام زۆر بەداخەوە نە تورک نە فارس نە عەرەب دەستێک درێژ ناکەن لە بۆ یەکتر و لە بۆ کوردیش لە بۆ ئێمەی کوردیش یعنی پرۆژەک ئێستا حەقیوەیە بێتە گەڵارەکردن کە برێن کاکە وەرن ئەمە میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو 4 میلەتە تورکە فارسە عەرەبە کووردە یعنی ئەو چارە ئەساسیە و میلەتەکانی تریش کاکە وەرن ئێمە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست دابڕێژینەوە پێویستمان بۆی نەبی چیتر یەک لەو سەری دنیای بێت تەدەخل بکە یەک لەو سەری با ئەمە یعنی چۆن لە تاریخ ژیاین پێکەوە ژیانێکی هاوبەش پێکەوە بیکەین و یعنی ئەو تەرحانە خۆش شێخ سەعیدی پیران کردی خەڵکی تر کردی ینی 19 پرۆژەی چاکسازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە حەقوەیە کورد بەخۆشی پرۆژەکی وها گەڵاڵە بکە لە بۆی ئەگەهرنا خۆ دەرێن پرۆژەکی هەیە ینی کات و ساتی ئەو پرۆژەی هاتیێ وەڵڵا باشە بەس مامۆستا خۆ پێش چەند جارێک بەرپرسانی تورکیا باسییان لاوە کردووە ئیسرائیل دەیەوێ شەڕی کورد و عەرەب و تورک و فارس هەڵبگیرسێنێ ئەوان بۆ خۆیان هیچ پرۆژەیەکیان نییە کە باز لە مەترسیەکان دەکەن
وڵی دەزانی ینی تو تەمەشای تورکیای کە ینی هەڵوێستی لە ناوە خۆ ڕەنگە باشبی ئەردۆغان سەر کرد بەڵام بەرامبەر کورد ڕاستی زۆر خراپە ینی ئەوە ئەگەر وەسفی بکەین ینی ئێران تەمەشاکە ڕەنگە لەسەر ئاستەی دەیبینی هەڵوێستەکەین چۆن بەڵام مافی کوردی ئێرانی نەدایە ینی هەر بەکەمە چیزبی ینی سەتادەی ئەوەی ئەمە لە عێراق وەرمان گرتێ سەتادەی تورکیا بداتە کوردی خۆی سەتادەی ئێران بداتە کوردی خۆی یعنی ئەو پرۆژەیە سەرکەوتوو دەبی یعنی عەرەبیش وچە نەزەریان بەعام مەسەنەوە لە سووریایە لە یەکە بەعام حەقی وچە نەزەریان بەرامبەر کورد بگۆڕێ بەرامبەر کێشەکانی ناوەخۆ یعنی ئەوەندە تەفریقەیە هەیە لە بینی شیعە و سوننا لە بینی کورد و عەرەب لە بینی تورک و فارس یعنی کێشەی زۆر لەو ناوچەی دروستکرا هەر لە ئەسلیشدا ڕاستیت پێ بڵێم سایکس پیکۆ کە هەتا مەیدان نزیکەی 100 کۆنگرەی لە بۆ کرا هەتا گەیشتە سایکس پیکۆ لە بۆ هەندێک ئەو میلەتانە نەگەدەن یەکتر یعنی ئەگەر مەقاسیدەکانی سایکس پیکۆ بخینەوە کە نهێنیە لە بۆ هەندێک بەس حەقی وێ میلەتانی ناوچەکە بە تایبەتی تورکیا و ئێران کە زۆر کاربەدەستن حەقوە بوو هەتا ئێستا بیریان لە پرۆژەیەکی بکردا باە وەڵام من ڕاستی کاتێک کە دکتۆر بەرهەم سەرۆکی عێراق و یەک دوو جار ئەو پرۆژەم لەگەر باس کرد کە چ بە ناوی عێراق چ بە ناوی کوردستان حەقوەیە پرۆژەیەک لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەی پێی دەگوترێ وفاقەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی چکە وفاقەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پێشووتر لەسەر حسابی کورد بوو نا ئەو جارە با لەسەر حسابی کورد نەبی کوردیش تێدابی یعنی ئەو وڵاوە کات و ساتی هاتی حەقوەیە عەلەقە ئیعلامی کوردی احتیمامە چی پێ بدات لە بۆ ئەوەی بیکاتە ئەمری واقع بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستاکە دکتۆر سەبارەت بە بڵێن کارتەکانی دانوستان لە کۆمەڵێک خاڵ هەیە لە دانوستانەکان مەسەلەی یۆرانیۆمە ئەوە گەروی هورموزە حیزبوڵڵایە هەڵگرتنی گەمارۆکانی سەر ئێرانە دووبارە نەبوونەوەی جەنگە پێ دوایە لەو مەلەفانە بگەن بەڕێکەوتنە چنددە ترامپ ئەمڕۆ قسەی بۆ هەندێک ڕاگەیانی ئەمریکی کردبوو دەڵێ گەشتبینم بەوەی بگەین بەڕێکەوتن یاخۆ جۆرێکە لە فێڵ بڵین زين لراسيدا طبيعتي گفتوگۆ مفاوەزات کە بە کوردی پێڵێن دانووسان باشە تۆ شتێکە دەی و شتێکی ژەسەنی ئاوایە ناکرێ مەرجەکانی هەردوو لا قبول بکرێ حتمما لە گفتوگۆیە هەندێک لا بێ تەنازول بکە هەر کەسە لە خاڵەکانی خۆی ئێران هەندێک شتەڵێ بێگومان بەلەوەی کە جێبەجێ ناکرێ ئەمریکاش هەندێک داواکاری هەیە کا بە هیچ شێوەیەک جێبەجێ ناکرێت بەس دەکرێت لەم بەینایە بە دوای خاڵی هاوبەش بگەڕێن و هەموو ڕێکەوتن و مفاوەزاتێکیش هەروە کراوە خاڵی هاوبەش لە نێوان هەردوو لایەنە هەردووکیان چەند شتێک بەدەست بێنن تا دەرەنجام جەنگەکە کۆتایی پێبێ لە حاڵەتێکە ئینسانەتوانێ هەموو مەرجەکانی خۆی فەڕستکا کە براوەی جەنگ بێ بۆ نمونە لە جەنگی جیهانی دووەم هاوپەیمانان بردیانەوە هەموو مەرجەکانی خۆیان فەرز کرد بەسەر وڵاتە دۆڕاوەکانە کە ئەڵمانیا و یابان و هاوپەیمانەکانیان بوون بەڵام لە کاتێکا کە هیچ لایەک براوە نەبێ و گفتوگۆ و دانووسان بێ بێگومان ئەم مەرجانە هەندێکی جێبەجێ کرێ هەندێکی جێبەجێ ناکرێ و گرنگەوەیە بۆ ئێران دەوڵەتەکە بمێنێتەوە و هەندێک خاڵی شێ بێگومان لەو من بێگومانم لە هێڵی سوورە ئەکرێ یۆرانیۆم پیتاندنی بۆستێندرێ بەڵام تەسلیمکردنیام یۆرانیۆمە ناکرێت چونکە ئەمە بۆ ئێرانیانی هەموو ئێران مەسەلەن یا ئێران واز بێنێ حیزبوڵڵا قەتڵ عام بکرێ و ئیبادە بکرێن و جینۆساید بکرێن و بێدەنگ بێت چونکەوە بابەتێکی مەزهەبی و ئەوانە هەرڕۆ جگەر چۆنەڵێ جگەرگۆشەی ئێرانن کە ممکن نیە ئەو بابەتەش قبول بکرێ دواتر بەڵام دەکرێ بڵێ لە گەروی هورمزیش بڕێی تێچێ بڵێ بەشێکمان هەبێ کاچە ئەمە تۆزێک دوورە مەسەران بەڵام ئەگەر شتێک لەو بابەتەش بێڕێی تێچێ ئەگەر لە ڕێکەوتنەکە لەسەرەوە بێ کۆمپانیا ئەمریکەکان بچنەوە ئێران هەر ڕێتێچێ بەڵام لەبێ ئەومان لەبیر نەچێ جارێککە ناکۆکی نێوان ئەمریکا و ئێران ناکۆچێکی عقائیدیە گەر تعبیرەکە دروست بێ ئایدۆلۆژیە چکە ئێرانیەکان لە یەکەم ڕۆژی هاتنیانەوە دروستمی مەرگ بەر ئەمریکایان بەرز کردوتەوە هەندێک وڵاتی دنیاشەن وەکو ڕووس و چین و ئەمانەش پشگیری ئێران دەکەن بۆی کە تەسلیمی ئەمریکانە بێەوە بەردەوام بێ لەسەر شعار و دروستمەکانی قسە لەسەرەوەی لە سەردەمی دۆناڵد ترامپ ئەو یۆرانیۆمە زیادی کرد و خۆ پێشتر بەپێی بڵێن هەموو وێزگە ئۆتۆمیەکانی ئێران لەژێر چاودێری ئاژانسی نێودوڵەتی وزەی ئەتۆم دابوون تا 2010 ئەن لە 2010 تاوەکو ئێستا ئێران 440 کیلۆگرام یۆرانیوم پیتێنراوی هەیە
گەر و هورموز هەر کێشە نەبووە لە سەردەمی ترامپ شتا بڵین لە سەردەمی دۆناڵد ترامپ گەروی هورمز خۆی کراوە بوو جەنگەکە بۆ شتێکی تر بوو گەروی هورمزی گرت ئێستا ئەمریکا تۆتە سەرەوەی بەس گەروەکە بکرێتەوە بەنسبەت یۆرانیۆمەکە لەبەرەوە کێشەیەکی بۆ جیهان دروست کردو ئەمریکا بۆتە هۆکاری جەنگەکە و گەروی هورمز بگیرە و لە سەدا 20 وزەی جیهانی پەکی بکەوێت ئەو بۆیە ئەمریکا بەمبەستێتی گەروی هورمز بکرێتەوە وەکو جاران نۆرمال بێتەوە بەزەم ئێرانیەکان ئێستا داوای باجووسەرانە شەکەن ینی نەک نۆرمالی ناکەنەوە بەنسبەت یۆرانیۆمی ئێرانەوە یۆران لە 2015 خاوەنی نەبوو لە دوایەوەی کە کشانەوە دەستیان بە پێتاندنی یۆرانیۆم دەمێکە هەیە لە ئێران آخر بە ڕێژی لە 60 تا لە 3 بوو بڵین بۆ زیادی کرد هەتا آخر جاریش دوای ڕێکەوتنەکەی ئەو باماشکە کرا ئەو پیتاندنی یۆرانیۆمە لە ژێر چاودێری دەستگای ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆما بووە وەکالەی ئەو تاقەی زەڕی وەکالەی دەوری تاقی زەڕی لە جێر چاودێری ئەوانە بووە و ئێستا ژێرانیەکان لاریان نییە پیتاندن لە ژێر چاودێری ئەو وەکالەتە بکرێ بەمەرجێک ئێران جەنگەکە ڕاگرێ لەبەرەوە زۆر ڕوونە بەڵام تەسلیمکردنی بە ئێران بە ئەمریکا زەحمەتە ترامپ قسێکی کرد من پێم وایە بۆی بە ئەمریکەکان بڵێ ئێران ئامادەیە ئێران ئامادەیە تەسلیممانکە بەڵام کێشەوەی مەڕوخاندومانە کەوتۆتە ژێرەوە دەرنایەتەوە ئەمە بۆیە بڵێ گەر ئێران تەسلیمی نەکرد نابۆی من لە ئەمریکا ئایبدار نەبم بڵێن کەوتۆتە ژێرەوە و وتی بە ئێمە بە تارەی B52 ئێرانمان کردووە کەوتۆتە ژێر خاک و خۆڵەوە لە ژێر کێوە دەڵێن ئۆپراسیۆنەکە شەر بۆەوە بووە ئۆپراسیۆنە گەورەکە کە زیاتر لە 100 فڕۆکە تێیدا بەشدار بوو بۆ زیینی یۆرانیۆمەکە بووە بەڵام دەڵێن سەرکەوتن من قەناعەتم وانە چونکە یەکەم ئەمریکیەکان ئۆپراسیۆنیان کرد بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانەکانیان دووش ئەو بابەتانە ناشارێتەوە ئۆپراسیۆن بکەن بۆ هەر ناوچەیەک بەو هێزە گەورەوە دیارە هەموو دنیا دەیبینێ هەر لە قەمەرسناعیشەوە دیارە گەێرانیش و ئەمریکاش باسی نەکەن دووش دوورنی ئێران ئەم یۆرانیۆمە کەمیەکی زۆر نییە یعنی نیوتەنە وەنیە 450 کیلۆەوە نییە دەکرێت گواست بێتیانەوە بۆ شوێنێکی نادیار هەموو ئەمە ڕێتیەچێ لە هەموو شوێنەکە ئێران وڵاتێکی زەبەلاحە هەر لەوێش نەمابێ ئەوە ترام دەڵێ کەوتۆتە ژێر دار و پردووە نەتیجانی شتێکە بەردەست نییە جارێ تا شەڕی لەسەرکەن بۆیە ئەو بابەتەکانی کەش دەکرێت لەسەری پێک بێن کە ئێرانیش و ئەمریکا بگەنەوەی خاڵێک کە جەنگ ڕاگرن هەرچەند وەکوتم جەنگەکە لەبەر ئەمریکا تا ئێستا هێزەکانی لە ناوچەکە یەکێک بۆنمە کەشتی فڕۆ هەڵگری زیاتر دێ بۆ ناوچەکە هەرتی فشارە یاخود ئەم ڕۆژێکێک لە کەشتێک گەورەکان کە جاری پێشوو بەرکەوت بوو بردیانە یۆنان بۆ چاکردنەوە ئێستا هەم بیزگەڕاوەتەوە ئەو بەڵگەیە لەسەرەوەی کە هەم فشارە هەم ئەگەری جەنگەکەش هەیە هەم ئەگەری لێدانی حملەیەکی کەش هەیە لە ئێران هەردوو ئەگەرەکە ئەمە لە گۆڕەیە بەڵام یەک ڕاستی بزانین ئەگەر ئەم جەنگە دەست پێ بکاتەوە ئەگەر ئێران توانای بەرگری مابێ ئەم کەشتی گەلەی ئەمریکا کە نزیکە لە ئێرانەوە دەکرێن ئامانج من پێم وایە ئەمریکیەکان بیر لەوەش دەکەنەوە بۆیە زیاتر ئەمە بۆ فشارێکە بۆ سەر ئێران کە تەسلیم ببێ و ڕێکەوتەکە بکە بەم تویتانەی کە ترامپ لە سەعاتێکە جارێک قساکە ئەڵێ ڕێککەون و ئامادەین و ڕێک نەکەون و دنیا سووتێنین ئەمریکا زۆر تامەزرۆ ڕێکەوتنەکەی چکە بەڕاستی ئەوەندە ترامپ دەیڵێتەوە گەر زۆر تامەزرۆ نەبووە ئەوەندەی باس نەدەکرد من یەک بابەتیکە حەزم کرد یەک قسەی لێ بکەین جەنابی کاک مەسعود ئیشارەی پێدا ئیسرائیل لە ناوچەکە معلومە استراتیژی جیاوازە و ئیسرائیل بەبێ ئەمریکا فعلەن جەنگی بۆ ناکرێ و گومانی کیانە و خۆشیانەیڵێن و ناشتوانن ئەو جەنگە بکەن بەڵام ئیسرائیل هەموو سەرکردەکانی ئیسرائیل لە دامەزرانی ئەو دەوڵەتەوە لە ساڵی 1940 تاکید لەواکەنەوە ئێمە پێویستیمان بەوەیە پشێوی و ئاڵۆزی لە وڵاتانی ناوچەیە دروستکەین بۆەوەی هیچیان بەهێز نەبن و نەتوانن ببنە مەترسیەک بەسەر ئیسرائیل و زۆر بەڕوونیاڵێنە بێ ئێمە پشگیری چی بکەین هاوکاری ئەو هێزانە بکەین کە لە ناو وڵاتەکانە هێزی کەمینەن یا ئۆپۆزیسیۆنن یان دژ بە دەوڵەتن بۆ نمونە باز لە کورد دەکەن باز لە دروست دەکەن باز لە بەربەریەکانەکەن هاوکاریانەکەین بۆی کە پشێوی و ئاڵۆزی دروست بێ بە قەدەرەوەی کە ئامانجەکانی ئیسرائیل بپێکن نەک بە قەدەرەوەی بیکەن بە دەوڵەت تا ئێستا هیچ هەنگاوێکی فیالیان نەکردەوە بۆی دروستەکان ببن بە دەوڵەت لە لوبنان یا لە سووریا مەسەلەن هیچ هاوکارێکی فەرمی کوردیان نەکردەوە بۆی لەم پارچانەی کە داگیر کراون ببن بە دەوڵەتێکی سربەخۆ بەڵام بڕیاری خۆشیانە بۆ یارمەتیدانیەوەنە بۆ دروستکردنی پشێوی هەروکوتمان چۆن کەسنجەرەڵێ بۆ ئەمریکاوە باشە کێشە دروستکان لە ناو وڵاتانی جیهان لە بەرژەوەندی ئەمریکایان نەک کێشەکان چارەسەرکە بۆ ئەوان بەردەوام بە دوای دروستکردنی ئەم کێشانەوەن
واگەر ئێرانیش نەمێنێ بێگومان تورکیا بە مەترسیەکی گەورازان و تورکەکانی هەستیان پێ کردووە هەرچەند ئیسرائیل نایەوێت بکەوێتە شەڕ لەگەڵ تورکیا لەبەرەوەی تورکیا ئەندامی ناتۆیە و لەبەرەوەی تورکیا بوعدی عالەمی سنی لەگەڵە کە بۆ ئیسرائیل ئەمە مەترسی گەورەتریە بێ و جۆگرافیای تورکیاش کە نزیکە لە ئیسرائیلەوە هەموو ئەمانە ڕێگر لەوەی کە ئیسرائیل جەنگ لەگەڵ تورکیا دەست پێ بکە بەڵام بیر لەوە شەکەنەوە ینی بە مەترسی ئەزانن بۆ سەر خۆیان بۆیە ئیسرائیلەکانیش هەرچۆنێک بێنەوێ گرنگەوەی ئەمنی قومیان پارێزراوی ئێرانیەکان بەڵێنێکیان پێ بدەن توێکێک لە خاڵە گرنگەکانەوەیە کە هیچ مەترسیەک بۆ سەر ئیسرائیل دروست ناکەن ئیسرائیلی لەو کاتە هیچ کێشەیەکی نابێت و ناچار دەبێت جەنگەکە دوای لەسەر کورد قسە دەکەین بەس ئەو گەمارۆ دەریاییە پێ دوای ئەمریکا لای بەرێ ئێرانیش گەر و هورموزی داخستۆ ئازان چۆنە تا ئێران گەروی هورمز داخە تا نەگەنە ڕێککەوتن ئەمریکا و هێزە ناباتەوە ئەو هێزە کە هاتووە مەسرفێکی زۆر کراوە هاتۆتە ئەو ناوە بۆ بەدیهێنانی ئامانجێک گومانیان نیە بەڵام ئەگەر لە ڕێککەوتنەکانە بگەنە ئامانجێک ڕێککەوتن ئەمریکا گەروەکەشە کاتەوە ڕێگاژەدا واگەر بێت و ئێران باج و سەرانە وەرنەگرێ و بە ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا بێ ڕێگا بە کەشتەکانی ژەدەم بڕۆن بەس ئێستا ئێران ڕێگا بە جۆرە کەشتێکەدا کە ئەمریکا نایەوێ ئەمریکا ژەیەوێ هەندێک کەشتی بڕواکە ئێران نایەوێ نەتیجە بە هەردوو لا گەروەکەیان گرتووە و بازاری جیهانیان پاکستۆ بەڵێ سوپاس دەکەم مامۆستا بێم و خزمەت بەڕێز با پرسیارێکی تر لەسەر ئەمریکا وڵاتانی جیهان بکەین لەگەڵ ئیسرائیل دواتر لە بەشی دووەم باسی کورد و عێراقیش دەکەین ئەمڕۆژ سەرۆگۆزیرانی ئیسپانیا قسەی کرده بوو دەڵێ پێویستە نەتەنیاهو ڕابگیرێ یاسای نێودوڵەتی پێشێل کردووەوە دەڵێ وەک حکوومەتی ئیسپانیا پێشناز دەکەن لە سێشەممە بۆی کە وڵاتانی ئەوروپا ڕێکەوتنی هاوبەش لەگەڵ ئیسرائیل هەڵبوەشێننەوە ئەو ڕێکەوتانەی کە هەیەە ئەوە پێشتریش بڵێن ئیتالیا ڕێکەوتنی هاوبەشی سەربازی لەگەڵ ئیسرائیل ڕاگرتووە خوێنەوەی بەڕێزت بۆ دروستبوونی ئەو درزە لە بینی ئیسرائیل و وڵاتانی ئەوروپا لە بینی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا لە کۆتایی چی لێ دەرەچێ خۆیەوەی باست کرد ئیسپانیا لە وڵاتانی ئەوروپا لە هەمووان تونترە لەو قەزیە ئەوە ترامپیشەوەی دەزانی ئێوە نەتەنیاهۆش دەزانی بەڵام ترامپ دەزانی ئەوەی کە هانیدا ئیلتیزام بەڕێکەوتنەکە نەکا و یان ئەوەی پێی دەگوترێ ئابلوقە دەریایەکی هەڵنەگری ئەو واتێکەویش لە بارەی گەروی هورمز وڵاتانی ئەوروپا پاڵپشتی دەکەن ینی وە لەو خاڵش دەگرەوە ئەو بەڕێی من ئەو خاڵش خاڵی لاوازی ئێرانە ئەمن بز زەبەر معلوماتی وردم نییە ئایا بەرگری دەریایی ئێران دەتوانی بەرگری لە هێرشێکی ئەمریکا لە بۆ گەروی هورمز بکایانە ئەوەندیان بیستیتم وەکوبرێ ئەوەی پێی دەگوترێ پارتیزانی لە کەشتەکانی ئێرانی هەیە یعنی بەلەمی دروست کردیا یەک نەفەرە خۆی لە ژێرەوەە یان لە ژێر ئەشکەوتی ناو دەریاییە لەو گەروانە لەوانە یعنی وەکوبرێ شەڕی پارتیزانی حربی عەسابات دەکە ئەلغامی دانایە ئیتر ینی معلوماتم زۆر نییە ئەگەر لەوێ لاوازبی و ئەمریکا بتوانانی ئەو گەروەی بکاتەوە تا ڕادەیەک ڕای گشتی لە بۆ خۆی بەدەست دێنی و خاڵی لاوازی ئێران لەوەیە بەڵام بە زۆری لێدوانەکانی تورکیا و رووسیا و سینچێ ئەوروپا دەرێنەمە حەزمان لێ نییە گەروی هورمزیش بە تۆبزی بکرێتەوە با لە ڕێگەی دیبلۆماسی بکرێتەوە بەڵام بە کۆی گشتی ئەگە باسی ئێرانمان کرد کە دەوڵەتەکی گۆشە گیرە ترامپیش وای لە ئەمریکا کردیە کە ئەوجارە شەڕەکەی تەنها بە تەنهابی کۆمەڵێک محەلیلی گەورەی عەسکەریش وا باز دەکەن دەرێن ئەمریکا لە تاریخدا ئەگە بە تەنها چوبیتە شەڕ هەر دۆڕاندیتی یعنی وا دەرێن چکە ئەوەی لە پێشچایمەیە لە ڤێتنام ڕا لە پێشچاومانە لە ڤێتنام دۆڕاندی بەڵام لە عێراق کە هاوپەیمانێکی گەورەی لەگەر بوو بردیەوە ئەوجارە لە سۆماڵ دۆڕاندی جارێک لە لبنان دۆڕاندی بە تەنها بوو جارێککە لە ناوەندی ئەفریقا یعنی کۆمەڵک دیتیتمان ئەویشانە لە ئەوەی ئەمریکا کە بە تەنها بووە زۆر سەرکەوتو نەبووە ئێستا هەتا ئێستا هەر بە تەنها ماوە یعنی ئەوانە هەموو ئاماژەیەکمان پێ دەرێ کە وەکوبرەی درێژەی شەڕ و دانوستان و ئاشتی بەردەوام هەردوو لە پێشە بەڵام ئەوەی ترامپ دەیەوێ ئەمە ئەوە زۆر گرنگە
لە ئەوەلی ئەو شەڕەی لەگە ئێران ڕاستە بەشە چێوەی لە بۆ دابینکردنی ئەمنیەتی ئیسرائیل و کێشەی ناوە خۆی کێشەی کۆنی لەگەر ئێران و کێشەی عقایدی ئەوانە هەیە بەڵام بەشە چیشی ڕووی لە چینە ڕاستیەکەی یعنی ئەوان ئەگە بە ڕوانگە ئابوووریەکەی تەمەشا بکەین چین زۆر زاڵت بووە بەسەر جیهاندا ئەمریکا زۆر نیگەرانە لە بازاڕی چین و تەتەوڕاتی تەکنۆلۆجیای چین لەبانێت دەیەوێ دەست بەسەر ئەو 120ی نەوتی کەنداودا بگری کە لە بۆ سین نەچی ڕەنگە سین لەو کاتەی زەرەکی زۆری پێ بگە یعنی ئامانجەکانی ترامپ یەک لە نقطەکانی زۆفی ترامپ و یان حتا ئیسرائیلیش ئەوەیە دەستیان لە هەر جاباکی وەشاندیە پێیان تەواو نەبووە مەسەن حەماس هەتا ئێستا تەواو نەبووە ئەوڕۆ وڵاتانی عەرەبی و تورکیا زەختیان لە حەماس کردرێن دەبی بە ڕسمی بە خۆت بنووسی و چەک دابنی ها یعنی مانای هێشتان ئیشوێش تەواو نەبووە حیزب الله تەواو نەبووە حوسیەکان تەواو نەبوو ئێران تەواو یعنی وەکو هەولێری گوتی هەمووی بە برینداری بەجێ هێشترایە و لی گەڕایە بە برینداریش خراپ یعنی لە وەزعی داینە بەڕاستی ئەی پێی دەگوترێ قۆناغەکی زۆر هەستیار زۆر جار پێشانەوە دەگوترە بەڕاستی من ناوچەکە بە قۆناغەکی زۆر هەستیاردا تێدەپەڕی پێم وایە لە 89 ساڵی ڕابردوو قۆناغی وها سەخت و هەستیار نەبووە کە ڕوبەڕووی ئەو ناوچەیە بوویتەوە بەڵێ وەکو زلهێز بڵین کێشەی بۆ دروست دەبێ یاخود پەیوەندی داهاتووی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ئەوروپا خۆیان بیر لە پاراستنی خۆیان بکەنەوە یاخود وڵاتانی عەرەبیش دوایەم جەنگە بیرێک لە خۆیان بکەنەوە وڵای ئەوە ڕاستی هاتەن لە دوای جەنگەکان پێداچوونەوەی گشتی دەکرێت یاسای نوێ دێ جاروێ ناوی لێ دەنێن نیزامی عالەمی نوێ یعنی شتانە هەیە ئەمنەوەندی ئاگدار بم پێشنیارێک لە ئەوروپای وا دێ و دەچی دەرێن بە دانیشتنە بکەین چونکە هیچ باوەڕیان بە ترامپی نەمایە بەس قسەکێ ینی قسەکێ دەرێن با ترامپی لە ئەمریکای جواب بکەینەوە ئەخوامەش زۆر جار قسە و گفتوگۆ دەکەین دەرن کاکەوە لەگەر ترامپمانە ڕەنگە ئەمریکا جودایە چکامە ڕاستیەکەی با قسە بکەین ئێمە وەکو کورد نێزیکەی 25 ساڵە ئەمریکا و ڕۆژ ئاوا ئێمە دەپارێزن ئەوان نەئەمێن نەپارێزن وڵا ئەو دەوڵەتانەی دەوروبەرمان دیسان ئەنفالمان دەکەنەوە ئەوە ڕاستێکەیە بەڵام سلوکی ترامپ زۆر جودایە یعنی هەموو دنیا قسە لەسەر ترامپ دەکەن تا ڕادەیەک لە ئەمریکای لێک جودا دەکەنەوە بەڵام دەزانی ئیشێکی شاتە پێش یعنی تعجبیەکەی لە لایتیان ئایا ڕای گشتی ئەمریکا ئەو هەموو فەیلسوف و ئەو هەموو ڕئیسی پێشووتر و یعنی ئیعلام و کەسایەتی و ئەی پێی دەگوترێ چاڵاکی مەدەن یعنی زۆر بێدەنگە لە چاو حەقوا بوو قسە و گفتوگۆیەکیان هەبوایە کە ئەوە نیە چارە نووسەکە بەچ دەکە چارە نووسەکەەوەی دەگا ئەو 2 ساڵەی مایە ترامپ ڕاستی مجازەفاتی زۆرە مەترسی زۆرە چەکی ئەتۆمی لە دەستا وەکو برەی منداڵێک چۆن ئاگری لە دەستبی و شقاتەی لێ دەشقات ڕاستی ئیشەکانی ترامپ وا دێتە بەرچاو لەبەر هەندێش بەسەڵین دەوڵەتەکی وەکو پاکستان کە دێ نێوەنگیری دەکات زۆر دەگمەنە پاکستان زۆر کەم بە پیل ئیشەکی وهاتیە بەڵام هەست بەو مەترسی دەکات دەیەوێت ئەو ئاگری تۆزەک لە ناوچەکەی دوور بێختەوە یعنی تورکیا کە شتەکی وا دەرێ یان عێراق دەرێ یان جێ بێچکە لە دوسێ وڵاتی خەلیج ئەیتکە هەمووی دەیەوێت ئەو ئاگرە بکوژێتەوە چکە دەزانن سەرنجامەکەی ئەگەر بە هەر لایەکدا بکەوی یان بە تایبەتی سەرکەوتنی ترامپ جیهانی نوێ جیهانێکی ناخۆش دروست دەبی جیهانێکی تەبعی دروست دەبی شەڕتەواو نابی ڕەنگە شەڕی گەورەتر بێتە پێش ئەو جارە ئەوانە هەموو لە پێشە بەڵێ دوایی لە بەشی دووە ماوەسە باسی کورد و عێراقیش دەکەین کاکتۆر ئەگەر شتێکت بە کورتی بچکە ناوبڕێکمانەیە بگورە وەڵام من هەتەناویستم 2 خاڵی کورد باسکە سەبارەت بە و کێشەی ئەوەی ئەوروپا داوایەکە ئەوروپا لەگەڵ ئیسرائیل ڕێکەوتنی شەراکەتیان هەیە ئەو ڕێکەوتنی شەراکەتی استراتیژیە بۆ ئیسرائیل زۆر گرنگە لانی کەم هەموو کاڵایەکی ئیسرائیلی کاچێت ئەوروپا ئەو باجەی لەسەر نێکە لە وڵاتی ترەوە چێک وڵاتێکی ئەوروپی مامەڵی لەگەڵەکە ئەوەیە کە ئیسپانیا داوای لە یەکێتی ئەوروپا کرد کا بێ پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئەوە ڕاگرین کە فعلەنەوە کاریگەری خراپی لەسەر ئیسرائیلە بێ تا چەندی سەرەگرەیان نا بەڵام گرنگەوەیە ئێستا ئیسرائیل بە قسەی ترامپ پیش دوێنێ ئەڵێ هەرچەند خەڵک ئیسرائیلی خۆش ناوێ بەڵام هاوپەیمانێکی گەورەی ئێمەیە و لە شەڕا بە باشی پشتیوانی کردوین و لەگەڵ ئێمە بووین نەنێش باسی لەوە کرد کە خەڵک خۆشی ناوێ فعلەن فشارێکەیە سەبارەت بە گەروی ورمز یەک ڕاستی بزانین من پێشتر باسم کرد ئێران لەسەر دەریا لە کەندا و
1750 کیلۆمەتر لەسەر سنووری دەریایی هەیە ناوبەشێکی گرد و شاخ بەڵێ نانا هەر هەمووی بە درێژاییەکەی 1750 کیلۆمەتر کۆنتترۆلی زەحمەتە دوو تەنها گەر و یورمز کە ئێمە گرنگە باسی گەروەکەکەی 167 کیلۆمەترە 52 کیلۆمەتر پانیەکەیەتی لە بینی سەڵتەنەیە و عمان و ئێران و 167 کیلۆمەتر درێژایی گەروەکەی کۆنتترۆلکردنی 167 کیلۆمەتر کە بەری ئێرانیش تەبان جوگرافیاکەی وایە شاخە و ئەم شاخە لە ژێرە ئێران هەمووی کردووە بە ئەنفاق و ئێران ڕاستە کەشتی گەورەی نەماوە لە دەریا بەڵام ئەم بەلەمە خێرا بچووکانەی زۆر زۆرە و بە درێژایی ئەم 167 کیلۆمەترە هەر هەمووی کراوە بە نەفق و هەمووی ئامادەکاری جەنگە جینات ئەمریکا هەر لە بیدایەتەوە بیری لەوە کردبووە گەروەکە بگرێت بەڵام گرتنیشی زەحمەتەوە ئەو کەشتێزە بە لاحانەی ئەمریکا گەورە ڕوبەڕووی مەترسی گەورە بنەوە دووش ئەگەر گەروەکەش کۆنتترۆل کرا ئەی ئەو 1750 کیلۆمەتری ترچی مەگەر بە درێژایی ئەوەی پێی دەڵان ساحل ئێرانی ئەمریکا هەمووی کۆنتترۆل کە ئەنجام مەترسیەکانی لەسەر دەریانەمێنێ لەبەرەوە لە ڕووی جەنگیەوە ئاسان نییە زەحمەتە تەنها بەڕێکەوتن چارەسەری ئەو کێشەیە پاس دەکەم ناوبڕێکمانەیە لە بەشی دوم باسی کورد و عێراقیش دەکەین لێکەوتەی بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوە خزمەتان لەگەڵمان بمێننەوە جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەشی دووەم لە خزمەتتان داین لە بەشی یەکەم باسمان لە مەسلەی ئاگربەست و ئایشەڕ ڕوودەداتەوە یاخودنا لە بەشی دوم باز لە کاریگەرەکانی ئەم جەنگە دەکەین لەسەر عێراق لەسەر کورد قۆناغی ئەم دوای جەنگە لە عێراق و ئەو ناکوکیانی کە دروست بووە لە بینی لایەنە کوردیەکان لە پرسی سەر و کۆمار پارێزگاری کەرکووک دۆخی ئێستاوە کورد چیش بکات ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین کاکتۆر لە سەرنجی بەڕێز بزانم بەتایبەتی قۆناغی بڵین دوای جەنگ لە عێراق ئێستا مەسلەی سەر و کۆماریش تێپەڕی ئێستا دەبێت سەر وەزیران یەکلا بکرێتەوە وەندەینەوە ماوە یاساییەکە کورد بۆچی وا دابەش بوو یانی ئەم قۆناغی دوای جەنگە لە پرسی سەر و کۆمارە پارێزگاری کەرکووکە نەدەبوو خۆڕێخستنەوەیە کە بواە لە ڕاستیدا ئەم جەنگە بە هەربارێکا بکەوێت کە هەردوو ئەگەری هەیە یان ئەوە دەوڵەتی ئێرانە دەڕوخێ و ڕژێمێککە دێ یان جەنگ کۆتایی دێ و ئێران خۆی بە سەرکەوتووە زانێ لە جەنگەکە و گومانی چیتیان نییە ئەوانەی کێستا عێراق بەڕێوە دەبن کە ئێران پشگیریان دەکا و شیعان ئەمانیش پێی بەهێز دەبنەوە لە هەردوو حاڵەتەکە کورد پێویستی بەوە هەبوو زۆر یەکڕیز و تەباب وایە ئێستا پەرلەمانەکەی کارا بواە حکوومەتی کارا بواە و بەهێزترین بەرپرسیشی لە بەغدا سەرۆک بواە بۆ ئەوی کاتێک کە ڕژێمێک لە ئێرانە بگۆڕێ ڕژێمێکی تر بێتە پێشەوە حتمما ئەو ڕژێمەی دێبێ دۆستی ئێران و ئیسرائیل بێ کە دۆستی ئێران و ئیسرائیلیش بێ بۆ پاراستنی ئەمنی قەومی ئێرانی دەبێت ڕێگا لەگەڵ دەوڵەت لەگەڵ عێراقا داخا سنوورەکان چکە عێراقێکی شیعە کە پێچەوانەی سیاسەتی ئێرانی نوێیە مەرزەکان داخا گۆڕانکاری گەورە بە سەرۆزی کوردستاندا دێ کوردستان چی بە ئامادەرەکە بۆ وەزعێکیوە یا لە ئەگەری دووەمە ئەگەر ئێران براوەی ئەم جەنگە بێک ئامان نزیکترە و کۆتایی پێ بێ و ئاشتی بکرێ و جارێکتر ئەوانەی بەغدا هەر بۆ خۆی بەوەستانی شەڕەکە لە بەغدا کردیان بە ئاهەنگ و حەفلە و ئەوانە ئابژارنی سەر و کۆمار بە سەرکەوتنی دەرهاویشتەی دوایە و جەنگەیە ئەجامنیش بەبەسم ئەمەیە یعنی ئەوان پیان وایە سەرکەوتون ئەو کاتە ئایا چۆن مامەڵە لەگەڵ کوردێکی دابەش بووەکەن کە تا ئێستا وەکوتمان پەرلەمانمان نییە حکوومەتمان یەکێتی و پارتی لە قیمەی جەنگی ساردان ئێستا یعنی کەوتونە منافەسەیەکی خراپە و هەرێکیان هاوپەیمانێتی لەگەڵ لایەکی ترەکە ئەم دابەشبوونە لە عێراقا لە ناو شیعە و سوننەشا هەیە بەڵام لەوانە جیاوازە ڕاست ئێستا لە ماڵی شیعەش دوو بەشن سوودانی و هەندێک مالیکی و هەندێک لەلایەک و سوودانی و هەندێکیش لەلایەکی ترن بەڵام دوجار شیعە مەرجعەتێکی دینی هەیە کە سیستانی و لە دەوری کۆبنەوە مەرجعەتێکی سیاسی هەیە کە ئێرانە لە دەوری کۆبنەوە بەڵام کورد هیچێک لەو مەرجعەتانەی نییە کورد چیە کۆیەکاتەوە عەرەبی سوننەش جۆرێک لە مەرجعەتیان هەیە ئەوە تورکیان هەیە و ئەوە وڵاتانی کەنداویان هەیە و عەرەبستانیان هەیە و کوێوان سووریان هەیە و دەتوانن کویانکەنەوە بەس کورد چێ هەیە هیچ ئامادەکاریەکی نەکردووە لەم بارودۆخە شاوەزەکە ڕۆژ لە ڕۆژ خراپترە بێ ئەگەر سەرۆک کۆمارێک نوێنەری خەڵقی کوردستان بێ و نوێنەری حیزبە کوردستانیەکان بێ و هەموو لایەک پشگیری بکەن بەهێزتر دەبێ باشتر قسەی لەبەر دەڕوا
و هەموو لایەکی شیعەش و سونەش احترامی زۆرتر دەگرن لە دەرەوە لە ناوەوە وەک لەوەی تەنها کاندیدی حیزبێک بێ ئیترامە بۆ شتەکانی تریش دروستە کێشەکەوەیە برادرانی یەکێتی پارتی لە مایە بەغەڵە تاچوون کە ئەمە هیچ لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیە لە پێناوی بەرژەوەندی خۆیانە سەرۆکێکیان هەبێ پۆستێکیان دەستکەوێ پۆستێکی باڵایان دەستکەوێ یا زۆرتر لە پێناوی شکاندنی پەنجەکان و پاشخۆل لە یەکترگرتن ئەم شەڕاکەن کە دێتان بابەتانە ئاڵێن بابە ئەمە پۆستە ئەم پۆستە ڕاستە بە پێی عورفی سیاسی لە سەر کۆماری عراق بۆ یەکێتی بووە بۆ کوردیش بووە خۆل دەستوراش لێەوە بابەتێکیان نییە بەڵام ئەمە نوێنەری کووردە پارتی واڵێ ئەبێ هەموو لایەنە کوردستانەکان دیاریکەن ئەمە قسێ زۆر ڕاستە بەس ئەمە کەلیمەت و حەقین یوراد بها الباطل بۆ مەبەستیان پێشتی خراپە چونکە ئەگەر ئەمە دروستە ئەم قسەیە نوێنەری کوردە دەبێ هەموو لایەنە سیاسیە کوردیەکان بڵێن ئەمە نوێنەری ئەمەیەکەین بە سەرۆکۆمار لە بەغدا ئەم قسەیە دروستە بۆ سەرۆکی هەرێمیش و بۆ سەرۆکی حکوومەتیش و بۆ جێگری سەرۆکی پەرلەمانیش و بۆ سەرۆکی پەرلەمانی دەبێ هەموو لایەنەکان قسەیان هەبێ یعنی بۆ کاتانێکی یەکێتی و پارتی پێکەوە ڕێکرد لە دانانی مدیرعامێکەوە تا سەفیر تا سەرۆک تا هەرچیە پرس بەهێش حزبێککە ناکەن بۆ کەناڕێکن ئەرێکێکیان دێڵێ و ئەبێ هەموو لایەنە کوردیەکان بڕیاری لێ بدەن کورد لەم قۆناغی ئێستا لە هەموو کات زیاتر پێویستی بە برایەتی و تەبایی هەیە پێویستی بە یەکریزی هەیە پێویستی بەوەی پەرلەمانەکەی کارابێ حکوومەتەکەی کارابێ یەکدەنگ بین بۆ هەموو ئەگەرەکان خۆمان ئامادەکەین بۆی بزانین لە عێراقی ئایندە چونکە وەکوتمان ئەگەر ئێران بڕوخی عراقیش لەسەر ڕوخانە و گۆڕانکاری دەبێ کورد لەم حاڵەتە فریا چیەکەوێ چێ دێ عەرەبێکی شۆڤێنی دێ جارێکتر هەر دەستوریش هەڵدەوەشێنێتەوە فیدرالیش نامێنێ وە زەمان چی لێ دێ نا ئەگەر ئێران مایەوە و شیعە بە قووەت بوو کورد ئەمە حاڵی ئاوا بێ خۆ هەر هەشتی شعبی بێتە سەر هەرێمی کوردستان نامێنێ یعنی ئێستا شیعەکان ئەوە تا خەریکە پرۆژە یاسای سەربازی زۆرم لێیان داناوە خۆم پرۆژە یاسای ئەمریکیەکان زۆر دەمێکە داوایەکەن ئەڵێن تەمەەن ئەم پرۆژە یاسایە من بۆ ئەمانە دەیڵێم 20 ساڵ بەر لە ئێستا لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە باس کرا با هێزێکی لەو بابەتە هێزی سەربازی دروستکەینەوە بۆی میلیشیا نەمێنێ بۆی هێزی حزبی نەمێنێ بۆی سوپای یەکگرتووی کوردستان دروست ببێ یەکێتی و پارتی ناکرد لێرە باس کرا بەڵێ لە ناو ئەنجومەنی وەزیران باس لەوە کرا کە باش شتێکی وا بکەین بەڵام یەکێتی و پارتی قبوڵیان نەکرد لە بەغدا ئەمریکیەکانی ڕێیان وایە ئەگەر ئەمە بکرێ میلیشیا نامێنێت چونکە تۆ هێزێک دروست بێ هەر کەسێک تەمەنی 18 ساڵی تەواو کرد ئەبێ بێتە سەربازی سوپا دروست بێتەوە سوپایەک کە کورد و عەرەب و تورکمان و شیعە و سونە و هەموو شتێکی تیا بێ یعنی ئەمریکیەکان پچگیریەوەکەن ئێستا عەرەبی عراقیش داوایەوەکەن کە ئەم سوپایە دروست بوو لە ڕاستیە خۆی دەوڵەت دەبێ وابێ چارەسەری مشکلەی میلیشیاتی تا ڕادەیەک پێکرێ وردە و میلیشیاتی ترەوەی تەقاعود دەبێ و نامێنێ و دەڕوا و دابەشە بێ بەڵام مەترسیچکەی هەیە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان ئەویشەوەی ئایا ئەم یاسایە کە ئێڵێن تەمەناوە بڕیاریان داوە هەر کەسێک تەمەنی بوو بە 19 ساڵ دەبێ سەربازی بکە 12 مانگ ینی ئاوایە ئەگەر دەنگی لەسەر بدرێ و تەنانەت ئەگەر ماستەری چیە بێ بێ 6 مانگ هەر بیکە و دکتۆرای چیە بێ بێ 3 مانگ هەر بیکە و هەر کەسێکیش نەیکە نەڕێگای پێدرێ سەفەرکە نادا ئامەزرێ ناتوانێت کۆمپانیا دانێ ناتوانێت جموجوڵێ بکە غەرامە و سجن و ئەمانیان ئیجباریە دەبێ هەموو کەسێک بیکە باش ئەسبێنێ ئەگەر ئەمە خەڵقی کوردیشی گرتەوە لەم بێکاریەدا و دەیان هزار دەرچووی زانکۆ و پەیمانگاکانمانەیە دانامەزرێ دەڵێ موچەکەشی وەکو موچەی خۆبەخشەکان وایانی لانی کەم 500 وەرەگرێ ئێکابرا بە ناوی سەربازیەوە 500 هزاری بەنێ و لە مانجێکا دەڕۆشێ واجب بگرێ لەوە چێ نیوەی گەنجەکانی ئێمە بڕوا بچێتە ناو سوپایەوە ئێو کاتێزی پێشمەرگی یەکێتی و پارتی چی لێ دێ ینی یەکێتی و پارتی بیر لەمە ناکەنەوە وەزاکە بەرەو چیە گوزەرێ خۆ ناتوان کۆنتترۆلی خەڵکی کە بکات ناشکری عێراق هێزێکی سوپای ڕێکخراوی هەبێ و کوردستان هەراوە وەکو میلیشیا بژین و هێزەکان ڕێک نەخرێنەوە مەبەستمەوەیە زۆر مەترسی لە پێشە کە پێویستە یەکێتی و پارتی لە جیاتی ئەم شەڕێک کە دەیکەن بە دوایە وایە بگەڕێن ناوماڵی خوان ڕێکخەرەوە ئەم کێشانە چارەسەر دێمە خزت ماوەسا مەسعود سەرنجی بەڕێز چیە لەسەر هەڵبژاری سەر و کۆمار هەبوو پارتی دەڵێ مامەڵی لەگەڵدا ناکەین و پێشتر زۆر باسی کشانەوەی پارتی دەکات ئێستا بڕێریان داوە لە پەرلەمان بایکۆت بکەن پارتی و یەکێتی لەسەر پارێزگاری کەرکووک ناکۆکن هەتا لە سەرەوت چەکانەی ترامپ ئەو ڕۆژە سەرۆکی یەکێتی دەیوت ئێمە نەمان بردوون و لە قسە نازام لایانی دیکەش پەیوەندی بە ئێمەوە نییە ئەو هەموو ناکۆکیە لێکەوتەی چییە خوێنەوەی بەڕێزت بووی
دزانی ئەمە باسی شتەکان گوتمان ئەو جمجۆڵانەی ترام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگە نەتەنیاهۆ هەموو دەوڵەتەکان کۆبوونەوەی مەجلیسی باڵای ئەمنی قەومی خۆیان کرد و نەخشە و پلانی خۆیان دانایە و لە بۆ هەموو ئەگەری بەس کورد چیکردیا کورد زۆر پەرتەوازێ بەداخەوە بە ئیشی زۆر گچکە سەرقاڵە زۆر ئاگەی لە هیچ نییە هەتا باهۆزەک دێ ڕووداوەک دێ لافاوەک دێ زۆر بەداخەوە یعنی ئەمە قسەی دەکەین هەروەکو بە خۆت باست کرد یعنی لە هیچ شتێکی ناگەنین زەرەری زۆر گەورەوا لە یەکتر دەدەن یعنی باسی سەرە و کۆمارت کرد دەزانی سەر و کۆمار چەند گرنگە چەند باش بوو ئەمە نازە مەڵاو بەڕێز سەر و کۆماری ئێستا من هیچ معلوماتەکەم نییە بەڵام لە بۆ ئەو قۆناغی بەڕاستی سەر و کۆمارێکی زۆر گرنگ و گەورە و چالاکمان پێویست بوو چکە پرۆژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر مەترسین ئەگەر ڕئیس جەمهورەکە چالاک بی دەتوانی وەکو برەی پیلانەکان دەست بە کورد پوچەڵ بکاتەوە چکەوە لە پێشە زۆر هەن لە سووریا شتمان بینی لە دەوروبەر شتمان بینی مەجلیسەکەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوی ئەنجومەنی سەلامە دۆستی کورد نییە پرۆژەکانی ئەمریکا لەبارەی مرکزیەتی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قازان زیمەنیە ئەوەی نەتەنیاهۆ دەرێ ئەمن وەچی شەرق لەوسەد دەگۆڕم بەڵام سنوور ناگۆڕم ئەو مەبدە لە قازان زیمەنی یعنی کۆمەڵێک ئیش هاتە پێش وەکو برەی مەترسینە دەرفەتی تێدا کەمە ئەو بە چارەسەر دەکرێت من کە سەر و کۆمارمان هەیە یعنی ئەتۆ ئەو سەر و کۆمارە سەر و کۆماری پێشووتر یعنی ما با لە کوردستان با قسە بکەین کوردستان ساحبەتی کوردستان نەکە پارتی دیموکراتی کوردستانە یەکێتی نیشتمانی لە پەراوێزیدا معارەزە ڕاستی دەورەی واینە لە ساحەکەی بەتەواوەتی خۆی بردیتە دەرێ هەردار لە تاریخی چوویتە دەرێ بەڵام پارتی دیموکراتی کوردستان کە ساحبەت دەکا ڕاستی ئەگەر زۆر جوان تەحلیلی بکەین بەوردی یعنی ئەوە نێزکەی 25 ساڵە ئیش لە عێراق و کوردستان دەکا هاوپەیمانی دەکا مەسروفەکی زۆری دەکا بەڵام لە ناکاو لە بۆ من بە دیار کە دەزانی 16 دەنجی هەیە لەو عێراق و کوردستانەی لە دەرەوەی خۆی ینی تەمەشاکەوە ئەگەر ئەوە پێداچوونەوەی نەوێ ئەدی چ پێداچوونەوەی دەوێ یعنی ئەگەر لە کەرکووک کورد هەموو پێکەوە یەکڕایی بوونایە محافزی لە دەست نەدەچوو ئاگامان لێبی ئەگەر یەک دەنگ بوونایە یان بەجێی میلەتیان بکردابایە ئەوها ئێمە قەردار و چاوشۆڕی بەردەرگای بەغدا نەدەبووین ئەمە هەمووی شەکمان لە بەغدا یعنی من دنیا جێم لێبوو هەتا گەنم یعنی هەرێمی کوردستان گانمی جوتیارانی پێوەەر ناگیری یعنی بایعی پێ نادرێ بنزینی پێ نادرێ موچەی یعنی ئەوە چیت چۆن دەبی ئینسان وها ئەوە بەو شێوازەی ئەمە چۆن دەتوانین خۆمان بەرامبەر ئەو باهۆزە گەورەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وا هاتە مەیدان خۆمان ڕابگرین دەزانی هەر ڕۆژێ شکستە چی دەین هەر ڕۆژێ ڕێیەک بەرپا دەکەین و دوایەکەش شکست دەینی پێدەچی سەرکردایەتی کورد پرس و ڕای نەمابی ئەنی هەتا بە مەکتەب سیاسیەکەی خۆشی نەک بە ڕەوشەن بیرانواری هیچ خەڵکەوەی ئەو قسەی هەر ناکە دەزانین هەروازی نایلەوەی یعنی هیچ ڕاوێژەکی ئەوە نییە ئەنجومەنێک نییە ناوی مەرجعیەتی کوردبی ئەوە دەستور نییە هەڵبژاردن نییە شتێکی شەرعی لە کوردستان نەمایە یعنی ئەوانە هەمووی زۆر مەترسینە ڕاستی ئەمن بە قسەی ئەخیرم بە زۆر هەمووی باڕق نەبی یعنی ئێمە دەرچووبین ڕاستی لە مەترسی سەرکردایەتی کورد یعنی بەنە شارەزایی بیبارچی هەبی ئێمە جارش کە جێراوە ناو بازنەی مەترسی یعنی ئێستا لەبەرچی ئەمە دەترسین ئاوە ترام وەها دەرێ نەتەنیاهۆ پرۆژەکەی وایە ئێران ئەگەر سەرکەوی وایە ئەگەر شکست بینیەوەی جەنابی کاکدارا باسی کرد ئێستاگە ئێران بڕوخەیە چێ دێتە سەر حکم یعنی هەندە خەڵکەیە وا دەزانی ئەگە ئێران بێتە سەر حکم تێک دەچی ناوچەکە و ئەوە دەبی و مەجای کورد دەدرێن نەخێر ئاگاتان لێبی وهانە دەوڵەتێکی زۆر مرکزی دێتە سەر حکم ئەوە نەخشە و پلانی ترامپ و جێتەن لە تۆم باراک نەبوو چیکۆ واگە ئێران بڕوخی عێراقیش دەڕوخیەوەی عێراق دێتن چێ دێتە چی وەچی کاکدارە گوتی یەکی شۆڤینی سونی زۆر خراپ قەومی بەعسی ئەوانەی کە ئەمە بە خۆمان داڵدەماندانە ڕەنگە ئەوانە بێن دەزانی نە باوەڕیان بەوەی هەیە ڕێی جەمهورت کوردبی نە بە فیدرالی نە بە هەرێم ئاگامان لێوی ئەوانە هەموو لە ژێر هەڕەشەدانە بەڕاستی سەرکردایەتی کورد لەو 20 ساڵی دەرفەت زۆر بوو کوردی بپەڕێنتەوە لە مەترسی
ئەی پێی دەگوترێ بیکەینتە بەڕی ئەمان ڕاستی نەیتوانی ئەسڵەن بڕەشیی جێڕاوە یعنی ئێستا ئێمە هاتینەوە ناو بازنەی مەترسیەکان کاتە لەو قۆناغەی داین معنای وایە ئەمەش تەیدەوەی دەکەین یەکگرتنمان پێویستە کورە عقلانیەتمان پێویستە کورە سەروەری یاسا جوان خوشیاندانی جیهان ڕاستیەکەی ئەوەی سەرکردایەتی ئێستای کورد هەروە دەیکا و سوورە و ئاگای لە بەخۆداچوونەوە نییە ئاگای لەوەی نییە ڕووداوەکان چنە لە چێنە دەزانی ئەم باسی هەولێر بکەم مەسەن ئەمە لە بەرچ گوتمان برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئێستا ساحیبی کوردستان و هۆکارەکەشی یەکێتی لە پەڕاوێزە حیزبی معارزەش نیە کاتە ئێوان دەبینی لە هیچ مەعادەلەک نماینە یعنی ئەو ڕووداوانەی جیهان ڕوودەدا ئەو ڕوودانەوەی لە ناوچەکەی ڕوودا ئەو ڕوودانەوەی لە ناو عێراق وا ڕوودا لە هیچی دانیا یعنی ڕێی جەمهور هەڵدەبژێردرێ ئەو تێدا نیە ئەو بایکۆتە پارێزگاری کەرکووک هەڵدەبژێ ئەو بایکۆتە ئێسبینێ ڕێی زۆراش هەڵدەبژێردرێ کەواتە چ دەبین ئەتوو لەگە ڕێی جەمهوری بینت نییە لەگە ڕێی زۆرای داهاتوو بینت نییە لەگە جێگری ڕێی زۆرایەکەش کە حەلبوسیە لەگەوی بینت نییە لەگە سەرۆکی پەرلەمان یعنی ئەو لە ناوەخۆ لەگە کەس بینی نییە کەس لەگە کەس بینی نییە ئەوە پێداچوونەوەی ناوێ لەو قۆناغیدا ئێجگە ئەوە پێداچوونەوەی نەوێ ئەدێمە چ لەسەر چارە نووسی کورد برین ئەو جارە چ برین ئەرێەوە ئیسلام بوو دین بوو ئێمەی والێ کرد و نەیهێشت کورد بتە دەوڵەت و ڕزگار نەبوو ینی ئەو سوالە ئەو هایە یان برین وەڵڵاهی کاکە خوای گەورە هەموو دەرکان لێکردنەوە بەڵام ئەسەدەمیلا سەرکردایەتی کورد خۆی بە خۆی سەبەب بوو ئەو جارە کورد نەگەویشتە هیچ ئامانجەک باشە مامۆستا بە کورتی بە پوختی سواز دەکەمە وەڵامی و پرسیارش نوێ سەبات بکشانەوەی بڵین مانەڵێن کشانەوە بایکۆتی پارتی بۆ هی حکوومەت ناکە ئەنجومەنی وەزیران ئێستا لە پەرلەمان بایکۆتیان کردووە وڵی دەزانین زۆر زعیفە و هەڵوێستان ئەسڵەن هەردەنگدانەوەی نەبوو خۆی یەکەم جار گوتیان لە پرۆسی سیاسی دەکشێنەوە یعنی ڕاستی کەس نەیکۆ فەرموو نابی و یان وەفدەک بێتە کورسە تەمەشا خۆشەرنی ئەویشانە کەیفمان پێدی ئاگامان لێوی ئەو هەموو زەڕی کوردی تێدایە هەر حیزبێک لە حیزبە دەسەڵاتدارەکان هەرچەندە زوڵم و زۆریان زۆر لەو میلەتەی کردێ لە هەممانیان کردیا بەڵام قۆناغەکە ئەوەندە سەختە نابی پێ خۆشحاڵ بین نابی پێ خۆشحاڵ بین کە سبەی دووزبەی ترامپ بەڕاستی یەقەگیری یەک لەو حیزبانە دەبی کە دەریاریان منە و چەکەم نانیسکە فەزائحی وا گەورە ئیران گێت هەبوو واترگێت هەبوو فەزیعەکانی ئەو ئیپستین یان فەزیحەی ئەوەی لەوێ کلیکس یعنی بڵاوبووە بەڕاستی هەست دەکەم کورد سەرکردایەتی کورد تووسی فەزیحەتێک دەبی لەو چەکەنە یعنی وانە هەموو زەڕی کوردی تێدایە ئەمە ئەگە پێمان بکرێ یارمەتی دەربین یان بەجێمان بکەن ڕوونەدا ئەوانە هەمووە لە پێشە لەبەرەوەی پێگەی پارتی دیموکراتی کوردستان ڕاستی لەسەر ئاستی نێودەوڵەتی ناوچەکە و لە ناو عێراق زۆر لاواز بووە بایکۆت دەکا کەس ناری فەرم و وەرە کاکە نابی ئێستاوە ئاخیری بایکۆتەکەی هینا سەر تەنها پەرلەمان ئێتو لە ناو پەرلەمان ئەگەر وجودن نەبی ئەو هاوپەیمانی هەیتر لەگەر تەنها لەگە مالیکی هاوپەیمانی مایە یان لەگەویش ڕەنگە هاوپەیمانیەک پێویست دەمینە ئەسڵن مالیکیش بەهۆی لاوازی هەولێر مالیکیش تا ڕادێک تووشی لاوازی بوو یعنی ئەمە ئەو قسانە دەکەین ئێستا جیایە لەگەر سارێک لەوە پێش ڕەنگە حەزمان دەکرد حکوومەتی هەرێم بڕوخێ ئەو حیزب نە ئێستاوانی ئێستا دەبی زۆرمان ئاگا لێبی دەست بە هەرێمی کوردستان وەرگین دەست بە حیزبەکان وەرگین کە شکست نینن بەڵام خۆی هەر بڕیار بدا عیناتی بکەبرێ ئیلا دەبی ئەمن انتحار بکەم و ئاگر لە خۆم بەرتم چی لێ بکەین نازان چ بکەین بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کەوتۆر سەرنجی بەڕێزیش لەسەر بوونم لێرە حکوومەت نییە حکوومەت پێک نهاتووە حکوومەت و پەرلەمان سەر پارێزگاری کەرکووکیش بامان شێوە ناکۆک بوون ئەگەری وێ ئێمە هەر بێ حکوومەت و بێ پەرلەمان بمێنینەوە لە کاتێک بارودۆخی دوایزان پێویست بە خۆڕێخستنەوە یاخود ئەگەری هەڵبژاردن دووبارە بکرێتەوە ئێمە کێشەی گەورەی ئێمە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا ڕاستە حکوومەتی هەرێمان هەیە و هەرێمێکی سەر بەخۆین بەڵام نەمانتوانیوە هەرێمێکی یەکگرتوو بین و بە درێژایی لەو ڕۆژەوە شەڕی ناوخۆ دروست بووە بە تەحدید دەتوانم بڵێمەوە 32 ساڵ بەر لە ئێستا هەتا ئێستا ئەو ڕۆژانەی کە یەک حکوومەتی شەبووە بەڵام هەردوو هەرێم بووین
زۆربەی دام و دەستگاکانمان یەکی نەگرتوێتەوە گرنگترینیان مەسەلەن هێزی پێشمەرگە لێرە و لەوێ جیا بوو هەر کەسە بڕیاری لە حیزبی خۆی وەرگرتووە لە زۆنی زەرد و سەوز بە درێژایی ئەو مێژوە دارایی زۆنی زەرد و سەوز لێک جیاواز بووە ئێستاش بەردەوامین بە هەمان شێوە یعنی هەر لەسەر ئەو دوو ئیدارەیە ئەڕۆین یعنی ئێمە خۆمان نەمانتوانیوە یەک ڕیز بین بۆی بتوانین ئەو کێشانەی کە دێتە پێشەوە چارەسەری بکەین لە بەغدا سەرۆک کۆمارە لە کەرکووک پارێزگارە کە کورد لی زەرمەند بووە دەرەنجام چکۆگەرێکێتی و پارتی یەک ریز بن و پرسیان بە خەڵقی تریش کردایەوە حزابی تریشیان بێنایە ناو پرۆسەکەوە مەبەستیان وایە هەرێمێکی بەهێز دروستکەن منافەسەی حیزبی و بەرژەوەندی شخصی وای لێ نەکردایە کوردستان بکەم بە قوربانی بەرژەوەندەکانی خۆیان حاڵ و بار و دۆخمان ناوانە دەبوو یەکێتی و پارتی دەبێت باش بزانن وەکو خۆیان نایانەوێ بیکەن هەموو ئەو دەوڵەتانەی لە دەوروبەری ئێمەشن لەگەڵ ئەوە نین هەرێمێکی یەکگرتووی بەهێز هەبێ بەردەوامیش لە سەرەواکەن ئەم دوو هەرێمە هەر هەبێ ئێستا پارتی بەهێزە یەکێتی بەهێزە بەڵام لەبەرەوەی گەمەکە گەمەیەکی نێودەوڵەتیە یەکێتی هەر بەهێزە یەکێتی با کورسی کەم بێ با دەنجی کەم بێ ئەو تا سەرۆک کۆماری دانا دەتوانێت گەمەی تریش بکاس بێنێ لە حکوومەتی بەغدا لەگەڵ سەرۆک وەزیرانی کرد چکە گەمەکە گەمەیەکی نێودەوڵەتیە ئەم گەمەیە بەردەوامە کاک مەسعود لە بەرگی شەشی کتێبەکەیە باسی ڕووداوێکەکە کە هەمومان بە بیرمان دێ لە سیوێکی ئابابایەوە هاوکاری حکوومەتی عراقی پارتی هات هەولێری گرتەوە و دواتر یەکێتی خۆی نەگر پارتی هەموو ئەم ناوچانەی گرتەوە هەتاکو سنووری گەرمیان و پێنجوێن و شارباژێر و تا سنووری ئێران یەکێتی کە چوە ئێران بە پشتیوانی سوپای پاسداران جارێکتر گەڕایەوە هاتەوە چووە کۆیە و تا دێگەڵە ڕۆی لە دێگەڵەش کە گەشتە دێگەڵە پارتی لە هەولێر سیلێنیش بەرپرسانی پارتی هەولێریان چۆڵ کرد زۆر بەیان و بەرپرسانی یەکێتی کاکۆسرەت ڕابەرایەتی ئەو میحوەر و هێزەیە کرد داوای لە مامجەلال کردبوو کە ئێمە دەمانەیە بچینە هەولێرەوە ئەم شۆ دەتوانین بچین بە ئاسانی و لە چکە پارتی لە ناو هەولێریش هێزەکانی با بڵێن بەرە و دوورتر دەڕۆن و ئەوانە مامجەلال پێی دەڵێ سنووری ئەمە دێگەڵەیە نابێ بڕۆن دوو جار داوای لێکە ئاڵێ سنووری ئەمە دێگەڵەیە مەڕۆن ئەگەر بڕۆن ئێرانیەکان پیان وتبوون ئەگەر لەوە زیاتر بڕۆن حکوومەتی عراقی دێتەوە کاک مەسعود لە کتێبەکە باسی ئەم ڕووداوانەکە ئاڵێ دوایەوەی کە سیوێکی ئابڕوویدا و ئێمە چوینە ئەوێ و دواتر یەکێتی بە پشتیوانی ئێران هاتەوە دێگەڵەوانە ئەڵێ بۆمان دەرکەوت حکوومەتی ئێران و عراق چەند ناکۆک بوون دژبەیەک سەدام سەرۆکی مخابراتی عراقی گە بەغەڵەتان نەچوو مانە عەبدوڕەشید ئەڵێ ناردبووی لەگەڵ ئێرانیەکان دانیشتە بوو ئێوە دامی یارمەتیەکێتی بن هەتا دێگەڵە بێ زیاتر ناگینا ئێمە لێ ئەهی نەکەین یعنی ئێران و عێراق و تورکیا و هەموو فلان و فیسار ڕێکن لەسەرەوەی کە ئەم هەرێمە دوو هەرێم بێ یعنی شتێکی نێودەوڵەتی هەیە ئەم یاریەکە بەس ئەمە لە بەرژەوەندی کوردستان کوردایەتی خەڵقی کورد نییە ئاوا نابین بە هیچ ئاوا ناگەینە هیچ ئێستا جارێکتر ئەو بابەتە دووبارە ئەبێتەوە با کورد سەرۆک کۆماری شێبێ ئەگەر هەموو لایەک پشگیری نەکەن بەهێز نابێ دوجاریش حکوومەتی پرۆسەک پێک زانی چی حکوومەت لێرە هیچ نییە پێک ناتوە بەس لە بەغدا پێک دێ کاکەس بێنێ بەغدا من پێم وایە بەیانی دوو بەیانی تەواو کاندیدی خۆیان بۆ سەرۆک وەزیران دیاریەکەن مالیکی پێم وایە چانسی زۆر نەماوە ئەچێتە دەرەوەی یاریەکە سوودانی و چەند کاندیدێککە لەوانەیە سوودانیش قبول نەکەن بەزێکێک لە کاندیدەکانی تردانێن ناچار ئەم پرۆسەیەگە پارتیتیانەوێ بۆ کوردیش خراپە کە پارتی موقعەتێکی گرنگی هەیە لە کوردستان و عێراق و ناوچەکە هاتووە بڕیارەکەی پاشەکشەی داوە لە پەرلەمان بەڵێ بایکۆتە بەڵە بەڵام پارتی بەهی شێوەیە لە پرۆسی سیاسی ناکشێتەوە هەتان دەکەس باسیەکە بەس بۆ چوونی خۆم بەرژەوەندی زۆری ناکشێتەوە نابەرژەوەندی هەیە و نائینتیحارێکی سیاسیش شتیواناکە نەدەکشێتەوە باشە بەس بۆ کوردیش ناکرێت یعنی ئێمە بە هەرێمێکین ناکرێت نەبینەوە پۆسیۆن نەبکشینەوە بەڵام هەر خۆشیان ئەو کارتانە بێ بەیاغ ناکەن زانی چی خۆیان واکەن ئەم یاریانە هەڵەیە ئەیکەن لە جیاتیەوەی هەردوو لا ڕێککەون لەسەر شتێک زۆر جار غرور و لە خۆبایی بوون تۆات لێکە بەسە پارتی پێی وا بووی کێتیی نەماوە ناتوانێت ئەم یاریە بکە بەزی کێتیێریی نەمابێ هێزی گەورە دەوڵەت هەیە پشتیوانیەکە و لە بەغداش پشتیوانیەکە و دوجار گۆڵەکە ئەگەر تعبیرەکە درود بەس کوردستانی سەر لە بەردەمەدا حکومەت هەر نەبێ یان هەڵبژاردن دووبارە بکەیتەوە گەرێکی دوورە ئەمەش بۆ خۆی خاڵێکترە مەسەلەن زۆر جار باس لەواکەن من هەر لەگەڵەوە بووم کاتی خۆی کە
دوای مانگێک کە نەتوانرا حکوومەت پێک بێ باز لەوە بکرای هەڵبژارنێکی تر بکرێ بۆی حکوومەت دروست بکرێ بەڵام ئێستا گریمان هەڵبژارنی دووەم کرا مەصرفێکی زۆر کرا و پارتی 40 کورسی هێنا یەکێتی 30 کورسی هێنا باشە ئۆپۆزیسیۆنی بەخوا زۆر لاواز بووە بەداخەوە یەکگرتو یەک ڕیز نین چی هەرێمی کوردستان چی لێدێ ینی دوای هەڵبژاردنەکە چی لێدێ ئەم هەرێمە هەر هەرێمی سەوزە و هەر یەکێتیەوە هەر پشتیوانی خۆی هەیە و پارتی هەر پارتیەوە هەر هەرێمی خۆیەتی هەر پشتیوانی خۆی هەیە و چۆ عەقڵێتەکە نەگۆڕاوە پلانێکیان نییە بۆ گۆڕانکاری هەر هەمان تێڕوانینە کورسیەکان 4 کورسی زیادکە 5 زیادکە چی لە مەسەرەکە گۆڕێ گریمان بۆ نمونە هەڵبژاردننی داهاتوو کرا و پارتی 50 کورسی هێنا ئایا توانێت کۆنتڕۆلی هەموو کوردستان بکە و کوردستان بکاتەوە یەک پارچە و یەک هەرێم ناتوانێت کە ناتوانێت توانێت حکوومەت دروستکە بە یەکێتی ناتوانێت وەختێکە توانن بیکەنەوە دوو ئیدارەی کە کردیانەوە دوو ئیدارەی ئێمە وەکو وین دەڵێ وەکو میزی حشتر بەرەو ئاگەڕێنەوە دەرەنجام زەرمەند کووردە و خەڵقی کوردستانە و پرۆسی سیاسیە نەک لێرە کورد لە هەموو ناوچەکانی تری دنیا ینی لە هەموو وڵاتانەی تر لە ڕۆژهەڵاتیش و لە باکووریش و لە ڕۆژاواشتی یا زەرمەند دەبێ گەرم هەرێمە نەمێنێ ینی بەڕاستی وەکو وای خیانەتێکی مێژووی گەورە بکەن ئەگەر زوو فریان نەکەون لە پێناوی هەندێک پۆست بیخەنە لاوە بێنێک ریزی بکەن ئێمە پێویستیمان بۆ هەیە مەرجعەتێک هەبێ ئەم خەڵکە کۆکاتەوە ئیتر نەفرێکە پەرلەمانە شتێکە ڕایگشتی دروستیەکە بەرەیەکە دروست دەبێ ئەم حیزبانە بێنە پێشەوە بڵێن عێراق و ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی لەسەر گۆڕانکاریە ئێمە باجارێککە نەبینەوە بە سوتەمەنی ئەو ئاگر و گۆڕانکاریانەی کە هەیە دوایی بڵێن بەڕاستی مێژوو زوڵمی لێکردین هەر خەریکی پارە کۆکردنەوەین لەم بارودۆخەشمانی قەیرانین ئێستا دەست ناکەوێت شەڕەکە لەسەر و بەرژەوەندیانەیە لەسەر دانانی کێ سەرۆک بێ و کێ بەرپرس بێ و کێ فلانشت بێ و سوپاس دەکەم مامۆستا کۆتا پرسیاریشمان بۆ جەنابەت سەبارەت بە ڕێخستنەوەی پەیوەندەکان چەند گرنگە لەگەڵ بەغدا کە ئێستا بڵێن سەرۆک کۆماردانرا حکوومەتێکی نوێ پێک دێ بۆ ئەوەی کە کێشەی موچە نەمێنێ کێشەی دیکە لەگەڵ بەغدا کێشەکان چارەسەر بگرن پێگەی هەرێم لە ڕووی فیدراڵێتەوە بەهێز بێت لە بۆ منە پرسیارەکە بەڵێ مامۆستا فەرمون وەڵایی دەزانی ئەمە ئەو قۆراغە زۆر بە جوانی دیراسە کرا ڕای گشتی ڕەوشنبیران ئەوجارە ڕوونترە لەبارەی ئەو ڕووداوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەگە گۆڕانکاریەکان ببی هەروەکو جەنابی کاکدارەش باسی کرد ڕاستی لەو دەمەی وا باشە یعنی ئەگە بەچێمان بکەن کوردستان هەمە حیزب و میلەت و دەسەڵات یەکدیگربی وەلەگە بەغدای ڕێککەون چکە بەدیلی بەغدا دەسەڵاتەی زۆر توندی دژ بە کوردێتە پێش بەڕاستی حەقوانیە ئەمەوە بە کوردی قسە دەکەین یعنی ئەوەندە ئیلتیزام نەکردن بە ڕێککەوتن یعنی تو 100 میلیارد 120 میلیارد چیە ئیلتیزام نەکەی ئەو ماگەی 43 میلیارد نردرایە کاکە 120ەکەی بنێرە یعنی دوا موچە بێ چی لەسەرتا بیکە یعنی داڵدەدانی دژ بە بەغدا زۆر خراپە یعنی ڕێککەوتنەچی وا بکرێ لەگە بەغداش لەسە هەولێر بە جواب بێ ئەوە هەولێریش لەسە بەغدا بەجووە تێکدی بگەن ئەمن زۆر تاییدی ئەو قسەی کاک مەسعود دەکەم کە داوای کرد بە ڕئیس جەمهور سەربەخۆبی ئەمن هەموو تاییدمان کرد بەڵام کشانەوە لە هەڵوێستەکەی لەبەرچی چکامە گوتمان زۆر باشە بە سەرۆگۆزیران و سەرۆکی هەرێم و سەرۆکی دادگا و سەرۆکی پەرلەمان و ئەوانەی کوردستانیش با سەربەخۆبی یعنی حەڵە قەرەمە دەرسەچی لە بەغداوەرگن ئێستا هەرێمی کوردستان زۆر جار دەرێتە بەغدای ئەوە ئەنگوت تەوافق ناکەن کاکە وەڵا تەوافقی کردیە بەغدا چۆن ئێستا شیعە 50 زاید یەک کورسی هینایە بەڵام ئەوەی بەکار ناینی دەرێ وەرە سوننا ئەوە پۆستی سەرۆکی پەرلەمان دەمێ وەرە کورد ئەتو سەرۆکی جەمهوری دەدەمێ هێدە لە کوردستانیش ئەوها بکەن یعنی ڕێی زۆرای بەغدایە هەموو جارێ دوو کورسیەک یان جاروێ بێ کورسیا لە کوردستان هەتا کەینێ جارچێ ئەو نمونەی بەغدا لە کوردستان جێبەجێ ناکەن یان نەک نمونە عەکسی ینی زۆر ناخۆش ئێسەمە برین کاکە ئەو قەیرانەی چکە بەغداوای کۆگوتی ئەو قەیرانەی هەرێم مەینە بەغدایە تا ڕئیس جەمهور چابوو هەڵبژێردرا دەناوها لەسەر کورد حیساب بوو بەڕاستی کات و ساتی بە خۆداچوونەوەیکی زۆر گەورەیە کە من گومانم هەیە سەرکردایەتی کورد جێ لە هیچ شتێکی ڕاناگرێت تا تووشی شکستەی زۆر گەورە نەبین ئیشاڵڵا ئەو شکستەش نابی ئیشاڵڵا بەڵێ سوپاسان دەکەین بەرەز مامۆستا مەسعود عەبدولخالق مادومان کردی کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی
هەروە دکتۆر دارە محەممەد ئەمی سپاس بۆ بەڕاستیشتان سپاس بۆ بینێرانی بەڕای سپاس و هاوکارانم خواتان لەگەڵ